بەیانیتان باش بەڕێزان من دلۆڤان ئەیمادەدین لە چوارەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی پاشتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێو باخچەی مزگەوتی جەلیل خەیات لە هەولێرەوە لەگەڵتانم. بەڕێزان بەرنامەی پاشتیڤی ئەم شەو تایبەت دەبێت بە چەند کار و چاڵاکیەکی ئاینی و هەروەها کۆمەڵایەتی شارەکانی کوردستان، هەروەها دوو تەوەری ئاینی و تەندروستی لەخۆ دەگرێت. تەوەری ئاینی ئەم شەومان تایبەتە بە خێر و هەروەها بەخشین لە مانگی ڕەمەزان و بە گشتوێکی گشتی لە ئاینی ئیسلامدا، ئەویش بە میوانداری بەڕێز دکتۆر جەمیل عەلی پێشنوێژ و وتارخوێن، هەروەها تەوەری تەندروستی تایبەتە بەو کەسانەی کە تووشی سەرێشە دەبن لە مانگی ڕەمەزاندا یاخود ئەوانەی کە نەخۆشی شەقیقیان هەیە. بەڕێزان لە مانگی ڕەمەزاندا لەپاڵ ئەوەی کە گەنجەکان خەریکی تاعاتکردنن و خەریکی ڕۆژوگرتنن بە ڕۆژ، بەڵام بە شەوان بەرەو کافەیەکان یاخود بەرەو شوێنە میلیەکان دەڕۆن و چەندین یاری میلی و یاری کوردەواری ئەنجام دەدەن. لە شاری کەرکووک، شاری کەرکووک یەکێکە لەو شارانەی کە زۆرترین کات گەنجانی ئەو شارە بەرەو شوێنە گشتیەکان دەڕۆن و لەوێ یاری کوردەواری و چەند یاریەکی میلی ئەنجام دەدەن. لە گرنگترین ئەو یاریانە یاری سنی سینیانەیە. پێامنێرمان لە کەرکووک سەردانی ئەو شوێنانەی کردووە کە یارە میلیەکانی تێدا بەڕێوە دەچێت. ئێستاش پێکەوە دەیبینین دواتر لەسەر تەوەری ئاینیمان بەردەوام دەبێت. بەڵێ سڵاو دلۆڤان، دیارە یەکێک لە تایبەتمەندیەکانی شەوانی ڕەمەزان لە کەرکووکەوەیە چینی گەنج بە تایبەت بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و وەک بۆ نمونە ڕەمەزان بە ڕۆژ خەڵکی بە ڕۆژوو دەبن، بەڵام لە شەودا زیاتر چالاکیەکان بە تایبەت لە لای چینی گەنج لە شەواندا چڕ دەبێتەوە. بە تایبەت یاری سین و زەرف کە لە بنەڕەتە یاریەکی چینیەوە لە کەرکووکدا مێژوویەکی دوور و درێژی هەیە. لە شەوانی ڕەمەزانە گەنجان بە تایبەت بە شێوەی تیم یاخود بە شێوەی فەریق سەرقاڵی ئەنجامدانی ئەم یاریان و تا درێنگانێکی شەو ئەم یاری ئەنجامەدەن. من ئیستا لە شوێنێکی قەرەباڵەخەم چەندین تیم هاتوون بۆ ئەنجامدانی ئەم یاریە، مەوێ لەگەڵ خۆیانە بدوێم و وردەکاریم یاریە بزانین. ئەم کاتتان باش؟ ئەگە پێم بڵێن ئێوە سەرقاڵی چین و ئەم یاریە بۆچی تەنیا لە ڕەمەزانن لە کەرکووک ئەنجامەدرێن؟ کاکە ئەم یاریە زیاتر لە ڕەمەزانە ئەکرێ، خۆشەکەی لەوێ لە ڕەمەزانە بکرێم یاریە. ئیتر جاری وا هەیە لە دوو گەڕەکەەوە دێن چەند ڕەفیقێک ڕێکەکەون بێنە گەڕکێکیان بێنە شوێنێک یاریەکەن. یاریەکە زیاتر بۆ خۆشی بۆ کات بەسەربردن لە شوانی ڕەمەزانە. ئەمە ئەبینم لە شێوەی تیمە، بۆ نمونە تیمێک لە چەند کەس پێک دێت و یانیگە زیانانی زیاترم لە سەرم یارێ بدەیتێ. ئەمە خۆی بیتە سەر ڕاستی ئەبێ سێ کەس دانیشێ، سێ کەس لەو بەرەوە سێ کەس لەم بەرەوەی کان وەستا و دوانی تریژ یارمەتیە دەن. یارێکە سینیەکە یانزە زەرفیتایە لە 100 خاڵە، دینگەی یەکەم پێڵێن دینگە 100 خاڵە یان 101 خاڵە، دینگەی دووەم 200 خاڵە، چێ دوو دینگە لەسەر یەک بباتەوە ئەو کەسە براوەیە. ئەو کەسێک کە دۆڕاویشە ئیتر پاری شیرینی و شەربەت و شتەکە ئادات. زۆر خۆش بێت، زۆر سپاس. بەڵێ من ئەسمە لە ئەم گەنجانەش دیارە لە هەر تیمێک دوو وەستا هەیە، ئەمێ لەگەڵ وەستایەکیانە قسە بکەم. ئەم کاتت باش؟ بەڵێ ئەگەر وردەکاریم یارێم پێ بڵێ، ینی بۆچی ئەو زیاتر لە شەوانی ڕەمەزان ئەم یارێ زیندووەکەنەوە؟ وەڵی جارە بە خراتی کەڵانەکەتانەکەین بە خێرمە سەر چاو. وەڵی براکەم زیاتر لە ڕەمەزانە ئەم یاریە باوە ئارە وڵاتە بۆ خۆشی یاریەکەین و ویستری دێن. یعنی زۆر جا لە شارەکانی دیکەوە فەریق یاخود تیم دێدەوە یاری لەگەڵکەن؟ وەڵی بەڵێ تێن جەماعەتێن لە هەولێرەوە زیاتر تێن، بەڵێ تێن یاریەکەین. مێژوێم یارێ بۆ چوە گەڕێتەوە؟ خۆی لە ئەسڵام یارێ چی نییە؟ وەڵی ئارە وڵات لە باوا پیرانە باوەتەی مەژارەکەین ویستری. بۆ نمونە لە کاتی شاردنی سینەکەیە چۆن ئەبینیتەوە؟ ینی ئەمە شتێکی مەزەندەیە؟ وەڵی زیاتر مەزەنە یارەوەڵە مەزانە زیاتر ئینی بیاگەین. دەستان خۆش بێ و کاتێکی خۆش، زۆر سپاس، دەستان خۆش بێ. بەڵێ من ئەمێ خەڵکی زیاتر بدوێنم. بەڵێ ئەم کاتتان باش؟ باشن؟ بەڵێ ئەم ئێوە سەرقاڵی چین ئێستا؟ ڕاستەوخۆ لەگەڵ هەر سەرقاڵی یاریکردنەوە شتانی
تایبەتمەندی ئەم یاریە لە چیایە بۆ نمونەگە بمان باس بکەین؟ وڵی هەر بۆ کات بەسەربردنەوە خۆشیەک و لەگەڵ هاوڕەکانمانە کۆبینەوە بۆ کاتی خۆشی و ئەی ڕۆژ بەچی بەسرە بن بۆ نمونە ئیسا ئەڵێن بۆ نمونە ئەوترێ ینی شەو ڕۆژ پێچوانە بۆتەوە ڕۆژانە مەشغوڵی ئیش و کارین و ئەتر ڕۆژوو خۆمانەکەین و نوێش خۆمانەکەین و تر پیرۆزبای مانجی ڕەمەزان لە هەموو برا و دۆستەکانمانەکەین و بە تایبەتی برا پێشمەرگەکانمان و لە بەرەکانی جەنگ و تر زۆر سپاس خۆش بێ زۆر سپاس بەڵێ منەمەوێ لەگەڵ خاوەنی ئەم شوێنە قسە بکەم کاگە بەعالی یارە خاوەنی ئەم شوێنەیە لە شەوانە بۆ نمونە تا درەنگانی شەو لێرە بڵێن قەرباڵەخە و خەڵکی زۆر دێن بۆ بەسەربنی کاتیش خۆم کاتت باش ئەم شوێنە چۆن بیر لێکردوێتەوە کە شوێنێکی وا دابین کەی بۆ گەنجان والله ئەم شوێنە خۆی سینە زەرف هەموو ساڵێ ئێمە مانگی ڕەمەزان بە تایبەتی مانگێکەتر بە خێر و خۆشی ئەیبێنە سەر ئەم یارێش لە زووەکەەوە لە شەستەکانە ئەترە ینی شتێک کەوت دەستورە و بەس مانگ ڕەمەزانە ئەیبێنە سەر و بە خۆشی و گەنجەکان کۆ بێتەوە چێم یارێ زیاتر تەنیا لە کەرکووک هەیە بۆ نمونە والله ئەتر لە هەولێرشەیە بەس نە لە کەرکووک لە هەولێرشەیە بە تایبەت بەس خۆکە زۆری کەرکووکە والله ئەتر یاریەکە وەکو کڵاوێنە ئەتر بەس مانگ ڕەمەزانە بەس کاو وەختەکە بەنە سەر و بەخۆشی و لە ماڵەوە بێزارن و تر بەس مانگ ڕەمەزان و سەر زۆر سپاس دەکانت خۆش بێ بەڵێت لۆڤانەوە کە بینی ئەگەر ئەو دیمەنانە بگوازیتەوە ئەوکە بینی دۆڵ زۆرناژ ئیشەکات ینی جێوێکی زۆر خۆش و جێوێکی کوردەواریە وەکوتم گەنجێکی زۆر لێرێ بۆ بەسەربردننی کاتێکی خۆش ئەم یاریە ئەوکو ئاماژیان پێکرد تەنیا بۆ بەسەربردننی کاتەوە لەبەرەوەی بە ڕۆژ بە ڕۆژوو دەبن بۆ ئەوی مێشکیان زیاتر تۆزێ بەحەسێتەوە ئەم یاریە وەکوتم وەکو نەریتێک ساڵانە لە شاری کەرکووک لەلایەن گەنجانەوە زیندوو دەکرێتەوە بەڵێ ئەگەر کامیرەمانەکەم لەگەڵم بێ ئەم چای چێشە دوێنم دیارە ئەم کاتت باش بەڕێستان کەشێکی کوردەواریتان لێرە ڕەخسانووە ینی ئەم چایە تا چەند خەڵک لە چایەکەت ڕازیە بۆ نمونە یاخود ئەگەر تایبەتمەندی ئەم ڕەمەزانەمان پێ بڵێ وڵی زۆر کەس دێتەوە یان بە چایەکەی بینێ بە سایرەوەڕەتە بێ ئەی بینێ ئەوەستەی چایەخوا یعنی منزەرێکی جوانە ئاوا خۆتە زانای فلکرۆریشەوە بەس لە ڕەمەزان لێرە یان لە ڕۆژانی گشت یان پێش ڕەمەزانی دوای ڕەمەزانیش هەر لێرە بەڵێ ئەگەر ئەو دیمەنانە زیاتر بگوازینەوە دواتر من ئەگەڕێمەوە لا دلۆڤان بەڵێ بەڕێزانەوەی بینیتان یاری سنیانێ بوو لە شاری کەرکووک کە بە شوێکی بەردەوام لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەڕێوە دەچێت ئێستاش کاتی پێشکەشکردنی بڕگەی ئاینی بەرنامەی پاشتیڤە کە تایبەتە بە خێرکردن و بەخشین لە مانگی ڕەمەزان و لە ئاینی ئیسلامدا بە شوێکی گشتی ئەویش بە میوانداری دکتۆر جەمیل عەلی پێشمێژ و وتار خوێن دکتۆر بەخێر بێ دکتۆر ئایا وشەی سەدەقا لە چیەوە هاتووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين وشي صدقاء لزمان عربي لو شيء صدق ورجلاوة صدق واترازقوي لبروي الصدقاء خير كردن بفقير وهجار كان لبناوي خداي رب العالمين بلقية لسر ڕاستی و درستی ئیمان و بیر و باوەڕی ئەو کەسێک کە خێرەکە دەکات لەبەرەوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ وەسەدەقەت بورهان واتە سەدەقە و خێرکردن بەلگەیە لەسەر بوونی ئیمان و بیر و باوەڕی تەواو لەبەرەوەی چونکە مال و سەروەت و سامان لە لای نەفسی ئینسان زۆر خۆشەویستە ئەگەر بیر و باوەڕێکی تەواوی نەبی ئەو مالە نابەخشی لە پێناوی خدای رب العالمین چونکە سیفەتی ئینسان وایە وكان الإنسان قتورا إنسان يعني هندێک دەستی دەگریتەوە لە سەرفکردنی مال کاتێک ئەو نەفسەی ئینسان کە حەز لە مال دەکا حەز لە ئەنانیەت دەکا حەز لە حب و خۆشەویستی تەمەلوک دەکا کاتێک دەبەخشی ئەوە نیشانەی ئەوەیە کە فەرمودەکانی خدای رب العالمین فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم
تەسیری تێدا کردیە بیر و باوەڕەکەی وای لێ کردێک کە ئەو سەدەقە و خێرە ببەخشیت. مامۆستا ئیسلام چۆن باش لە سەدەقە دەکات؟ سەدەقە و خێرکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تەکیدی لەسەر کراوە لە دەقەکانی قورئانی پیرۆز و لە دەقەکانی پێغەمبەرمان فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چەندەها فەرمودەمان هەیە کە باسی نەفەقە ئینفاق دەکات بەخشین لە پێناوی خوا باسی سەدەقە دەکات لە ئەوەلی سوورەتی ئەلبەقەرە کە خودای رب العالمین باسی ئینسانی متقی دەکات صفاتی متقیەکان باز دەکات دەفەرمێ ومما رزقناهم ينفقون واتە ئەو کەسانەی کە لەو شتانەی کە خوا بە ڕزق پێی بەخشینە ئەوانیش دەیبەخشنەوە بە فەقیر و هەژار و محتاجەکان. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرموێ ثلاث أقسم عليهن سێ شت هەنە من سوێندیان لەسەر دەخۆم لەبەرەوەی چونکە ئەو سێ شتانە لەوانەیە هەندە قرس بن لەلایەن خەڵکەوە بە تایبەتی لە نەفسی ئینسانەوە یەکەشیان ئەوەیە کە دەفەرموێ ما نقصت صدقة من مال قەت سەدەقە لە مال کەم ناکە بەرێ لە پێش چاو کەم دەکە کاتێک تۆ لە مالی خۆت دەبەخشی بەڵام لە حەقیقەتدا خودای رب العالمین مزاعفی دەکا خێر و بەرەکەتی تێدەخاتن. لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ مەلائکەت هەیە ڕۆژانە دوعا دەکا لە بۆ ئەو کەسەی کە دەبەخشی دەفەرمێ اللهم أعط منفقا خلفا یا ربی خدا بدەیە ئەو کەسەی کە دەبەخشی لە پێناویت و خلفا یعنی جێگرەوە یعنی ئەو مالە خودای رب العالمین جێگرەوەی پێ بدە و دەفەرموێ دوعا دەکا ئەو مەلائکەتە لەو کەسەی کە دەستی خۆی دەگری و نابەخشی لەفەر مەلائکەتەکە دوعا دەکە اللهم أعط ممسكا تلفا یا ربی خدا ئەوەی ئیمساک دەکە مال نابەخشی لە پێناوی تودا ئەو مالێک کە خدا پێیدا وەکو ئیمتیحان و اختیبار خدایە تەلەفەن یعنی ئەو مالەی لێ بفەوتێنە. لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی زەکات دەکات کە بەشێکە لە سەدەقە دەفەرمێ حەسینوا ئەموالەکم بالزەکا مالی خۆتان بپارێزن بەوەی کە زەکاتی لێ بدەن لە بۆ ئەوەی لە مەسائیبەکان دووربی لەو شتانێک کە خودای رب العالمین دەینێری لە زەرەر و زیانەکان ئەو مالە بپارێزرێ نەفەقە ببەخشە یعنی لە پێناوی خودای رب العالمین سەدەقە بکە. باشە مامۆستا ینی خێرکردن و بەخشین ینی چه سوودێکی دنیایی بۆ مرۆڤی موسڵمان هەیە؟ طبعا ئینسانی مسلمان کە دەبەخشی یەکەم ئەمری خودای رب العالمین جێبەجێ دەکا ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ دەکا پاشان ناحیەی نەفسی ئەو کەسەی خێر دەکا ئەو کەسەی دەبەخشی ئەو کەسەی چاکە لەگەڵ خەڵک دەکا یعنی ڕاحەتێکی نەفسی وجدان و ناخ و دەرونی ئارام دەبێت کاتێک دەبەخشیت. لەبەرەوەی کاتێک ئینسان سەخاوت بەکاردینی ماری خۆی لە پێناوی خوا دەبەخشی دەستی فەقیر و هەژارێک دەگری ئەوە وجدانی خۆی مرتاح دەکە. ئەمە لە ناحیەی دنیادا. لە ناحیەی قیامەتیش طبعا ئەوەی کە دەبەخشی لە دواڕۆژ خودای رب العالمین بە چەند قات دەداتەوە کە خودای رب العالمین دەفەرموێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء. أو هل دنيا شوية خدای رب العالمین تەمسیلمان لە بۆ دەکا ئەو کەسانەی ماری خۆیان دەبەخشن لە پێناوی خودای رب العالمین وەکو دەنکە گەنمێک ئەگەر بیچینی 7 گورە گەنم بدا هەر یەکی 100 دەنچی هەبی دەکا 700 خودای رب العالمین مزاعفیش دەکە لە بۆی کە حەز بکە یعنی چەند جارە چەند قات خودای رب العالمین لەسەری دەبەخشیتەوە. لەبەرەوە زۆر شت هەیە لە پێش چاو زۆرە وەکو ڕیبا لە پێش چاو کە کابرا معاملەی ڕیبا دەکات تەماع دەکا پارەشی زۆری پەیدا دەکاتن بەڵام خدای رب العالمین دەفەرمووی يمحق الله الربا ئەو ڕیبا خدای رب العالمین مەحوی دەکا بەتاری دەکاتەوە هەر لە دنیادا سوودی لێ نابینی. ئەمما سەدەقات کە لە پێش چاو کەم دەکا خدای رب العالمین دەفەرمووی ويربي الصدقات سەدەقات خدای رب العالمین زیادی دەکا زۆری دەکا بەرەکەتی تێدەخا هەم لە دنیا ئیستیفادەی لێ دەکا لە بۆ ئەوەی کە ئەگەر نەخۆشیەکی خدای رب العالمین لەوانەیە شیفا بە سەدەقەکەی بنێری ئەگە بەڵا موسیبەتێکە لەوانەیە خدای رب العالمین لەسەری دەفع بکە سەعادەت و ئارامی و بەختەوەری دەخاتە ناو دل و دەرونی ئەو کەسەی خێر دەکا چونکە ئەو کەسەی خێر دەکا هەز دەکا کە چاکەیەکی لەگەر دەوروبەری کردیە تەنها لە بۆ خۆی ناژی. دائیمەن ئیسلام هانمان دەدا لەسەرەوەی کە ئینسان ئەنانی نەبی ئینسان مادی نەبی ئینسانێکی ڕاقیبی تەرقیە بکات لە ناحیەی مادیە لە بۆ شتی معنەویات لە بۆ ئەوەی کە لە بۆ خەرچیش بژی نەفع و سوود و کەرکت لە بۆ خەڵک هەبی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من لا يرحم لا يرحم ئەوەی ڕەحم و سۆز و عەتفی نەبی بەرامبەر بە خەڵک خدای رب العالمینیش ڕەحمی پێ ناکات. بەڵێ مامۆستا لەگەڵماندا بمێنەوە بەڕێزان وەک ئاماژەم پێ کرد هاوکارانمان لە شار و شارۆچکەکانی کوردستان هەروەها لە باکووری کوردستان و لە ئەوروپاوەش هاوکاران لەگەڵ من بۆ ئەوەی
وێنەی ئەو شوێنانەتان بۆ بگوازینەوە کە مسلمانانی جیهان پاشیوی تێدا دەکەنەوە. ئێستاش هەردوو هاوکارم سەدق ئارەن لە دیاربەکرەوە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمدا دەبێت، هەروەها بەرگەشت وحید نێردراوی کوردستان 24 لە پاریسەوە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمدا دەبێت. بەرگەشت ئەفدەمێتە باش و مەها ڕەمەزانەتە پیرۆز بە ئەزبارم ئیر و یەکەمین ڕۆژەتت گەلمەدا بەشدار دەبی. بەرگەشت مسلمانین پاریس هەروەها ئەو کوردین و لەوەرن چاوە پاشیڤێخوا و مەها ڕەمەزانی بشێوەیەکی گشتی بڕێوە دەبن. بەڵێ دنۆڤان ئەم کاتێک تۆ مامۆستا مەلا جەمیل و تەواو بینەرانی کوردستان 24 و هەروەها ئەو ستافەی بەرنامەی پاشیف باش من ئێستا لە خۆر ئاوای وڵاتی فەڕەنسام کە دەبین لێرە لە بەردەم یەکێک لە مزگەوتەکانی ئەو وڵاتە بەپێی ئەو ئامارانەی دەمەوێت هەندێک زانیاری لەسەر بوونی مزگەوت لە فەڕەنسا دلۆڤان پێشکەش بە بینەرانی کوردستان 24 بکەم لەوەی کە بەپێی ئەو ئامارانەی کە لە وەزارەتی ناوخۆی وڵاتی فەڕەنسا بڵاوبووتەوە زیاتر لە 2568 مزگەوت یاداش کراون لە ناو وەزارەت، هەروەها بەپێی ئەو ئامارانەی کە نافەرمیشن زیاتر یاخود بڵێن لە سەروی 3000 مزگەوت لە ناو فەڕەنسادا هەیە بۆ ئەوانەی کە نوێژخوێنان کە ڕووی تێدەکەن. بەپێی ئەو زانیارانەی کە هەنە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی مزگەوتەکان بە تایبەتی لە فەڕەنسا لە زیادبووندایە. ئێستا کە من لە بەردەم ئەو مزگەوتە بە شێوەیەکی کاتیە لێرە ئەمە بە یەکێک لە مزگەوتە گەورەکانی فەڕەنسادا دەنرێت. ئێستا کە نوێژی شێوانە دلۆڤان نەگەیشتونەتە پاشی بۆ پێیکە ئێستا ئەوان نوێژی تەراویح دەکەن. من دەمەوێت هەندێک دیمەنی ژوورەوە کە مسلمانان پیشانی بینەری کوردستان 24 بدەین ئەوەی کە دەمیرێت یەکێک لەو مزگەفتانەی کە بە شێوەیەکی کاتی شوێنەکانیان دانراوە ئەوان خەریکی نوێژکردنن. ئەلێرە ژمارەیەکی زۆر مسلمانان یاخود بڵێن نوێژخوێنان دەبینین. لەگەڵ ئەوەشدا لێرە شوێنەکان تایبەتن. ئێستا ئێرە شوێنی جیاش هەیە بۆ ئافرەتانیش ئامادەکراوە، بەڵام ئەمە یەکێکە لەو هۆڵانەی کە دەستنیشان کراوە. ئەمە بە شوەیەکی کاتی کە لێرەن مزگەوتێکی هەرە گەورە لە دوای ئەم هۆڵەوە هەیە دلۆڤان. لەگەڵ ئەوەش ئێستا بەشەکانی دیکەش ئەمە هەر ئێرە بەشێکی کەمی ئەم نوێژخانانەیە. من دەمەوێت بەشەکانی دیکەش بە پەلە پیشانی ئێوە بدەم بۆیە دەبینرێت ڕۆژانە ژمارەیەکی زۆر، ینی ئێستا من لەگەڵ چەند کەسێک قسەم کرد ئەمە زیاتر ئەوانەی کە لێرن خەڵکی مەغرب و جەزائیرن، هەروەها وڵاتانی ئەفریقیان من ینی پرسییم یاخۆت ویستم گەڕاشم بۆی کوردێک ببێنمەوە. دیارە لەو شارە کە دەکەوێتە 300 کیلۆمتر لە خواروی پاریسەوە کوردی گوتیان کوردی وای تێدا نییە، بۆی ئەوەی دەبینێت ژمارێکی زۆر. ئەمە هۆڵێکی دیکەیە بە هەمان شێوە کە چۆن نوێژخوێنان ئێستا خەریکی عیبادەتن. السلام عليكم. اليوم يعني مساجد يعني صلاة العشاء أو التراويح. شكون اللي مصيفتكم عندنا؟ لا بالعربي تحكي عربي؟ نعرف عربي. شكون اللي مصيفتكم لهنا للجامع باش تفيلميو؟ أنا برجشت أكلي من 24 تلفزيون. شتي البريزيدان علاش باش تفيلمي؟ أوكي. أو دلوفان دهنوي من مولات لا بربرسية كمي إيرا وربقرم. بريزيدانت وين هسه بالصلاة؟ بالصلاة المسجد. بعدين إن شاء الله. أوكي. من دمي بشكاني ديكش ليش بشكي ديكه بمخوشه بهمني بتمجوره ودلوفان. کە دەبێنین ژمارەیەکی دیکەی زۆر لە نوێژخوێنان ئێستا خەریکی نوێژخوێنن. مۆنیتەریش تایبەت دانراوە بۆ ئەوەی کە ئەگە مۆنیتەرەکە پیشان بدەیت کە لێرەوەش ئەوان دەبین بەشێکی زۆر. ئەمڕۆ ڕۆژی سێمی ڕەمەزانە دلۆڤان ئێستا ئەوەی کە دەبینین بەشێکی زۆر هەروەها بەشێکی دیکەش کە تایبەتە بە ئافرەتان لێرە دەبیندرێت. من دەمەوێت ئەو بەشانش پیشانی بینەری کوردستان 24 بدە چکە وازان ئیتر لێرە کەمتر دەبیندرێت نەخێر بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو باسەوە دەکرێت کە ژمارەی نوێژخوێنان زۆر زیاتر بووە. ئێستا ئێرەش هۆڵێکی دیکەیە. لەگەڵ ئەوەشدا لە کاژمێر زۆرترین کاژمێر کە لێرە خەڵک بە ڕۆژی دەبێت زیاتر لە 17 سەعات خەڵک ڕۆژوو دەگرێت لێرە
کە لە بەرەبەیان ئێستا ئەوان زۆربیان نوێژی بەیانیش لێرە دەکەن دوای نوێژی بەیانی دوای ناخواردن دەگرن دەمێ ئاماژە بۆ بکەم دلۆڤان بەپێی ئەو زانیاران یاخود ئەوەی کە بینیومان زۆربەی کڵێساکان ئێستا کە مسلمانەکان خەریکی کڕینی ئەو کڵێسانەی کە کەمتر خەڵکی ئەچێتە ناو یاخود کۆنن یان شوێنە کۆنەکان مسلمانەکان هەستاون بەکڕینی ئەو شوێنە تایبەتانە بۆ ئەوەی ئەو بیکەم بە مزگەوت و شوێنی تاعات بۆ مسلمانان دلۆڤان پێشوو دوای هێرشەکانی سەرپاریس ئایا ینی کار و چاڵاکیەکانی نێو مزگەوتەکانی فەڕەنسا گۆڕانکاری بەسەر داهاتووە لە نێوان ڕەمەزانەکانی پێشوو و ڕەمەزانی ئەم ساڵ من خۆم هەرچەند دانیشتی وڵاتی هۆڵندا من یەکەم جارە لە فەڕەنسا بێ بەناو مزگەوتێک من پێشتر لە مزگەوتەکانی هۆڵندان بینیوە بێگومان ئەو مزگەوتانەی کە هەن زۆرترین خەڵک کە ڕووی تێدەکات زیاتر ڕۆژانی ڕەمەزانە بە تایبەتی شێوان و هەروە نوێژی تەراویحا لەگەڵ ئەوەشدا کە دەبینین زۆربەی کاتەکان ئەوان ئێواران یاخود بڵێن دوای نوێژی عیشا بۆ بەشداریکردن لە نوێژی تەراویح ئەوان بەشدار دەبن بۆیە ئێستا کە ئەوەی کە جێگەی سەرنجە من زۆر جار لێرە و لە هەموو وڵاتانی ئەوروپا دەبێنم بەداخەوە زۆرێک لە مسلمانەکان مزگەوتەکانیان بەسەر نەتەوەکان دابش کردووە بۆ نمونە ئێرە ئێستا کە من گوتم داوام کرد مزگەوتێکی نزیک لەو شوێنانە یاخود مزگەوتێکی گەورە ببێنم ئەوان گوتی مزگەوتی مەغریبیەکان هەیە یان دەڵێ مزگەوتی تورکەکان هەیە بەڕاستی ئەمە بۆ زۆرێک لە خەڵکەکە هەندێک بە تایبەتی ئیمام و خەتیبەکانی ئەو مزگەوتانە زۆر نیگەرانن دەڵێن ئێمە داوامان لە خەڵکەکە کردووە کە بەو شێوازە ناوی مزگەوتەکان نهێنن مزگەوتی خدایە ماڵی خدایە بۆیە پێویست دەکات کە بڵێن دەچینە مزگەوتنەوە بە ناوی نەتەوەکان بکرێت کە ئەمە جێگای داخە بۆ زۆرێک لە مسلمانەکان هەرچەند خۆشیان ئەم دەستەواژەیە بەکاردێنن. بەڵێ بەرگەشت وحید نێردراوی کوردستان 24 لە پاریس زۆر سپاس بۆ زانیاریەکانت و لە ڕۆژانی داهاتووی مانگی ڕەمەزان لە بەرنامەی پاشتیفدا لەگەڵت لە شار و وڵاتەکانی دیکەی ئەوروپا بەردەوام دەبی. زۆر سپاس بەرگەشت بەڵێ بەرەزان ئێستاش دەسمە لای هاوکارم ئاراس کە لە هەولێرەوە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت. ئاراس ئەم کاتت باش ئێستا تۆ لەکوێی و ینی کار و چاڵاکیەکانی نێو شاری هەولێر لە مانگی ڕەمەزاندا لە کاتی پاشتیفدا چۆن بەڕێوە دەچێت؟ ئەو کاتەی تۆش باش دلۆڤان ئێستا من لە بازاری ئیسکانم وەکوەوە خۆتان دەزانن یەکێکە لە بازارە بێدارەکانی شاری هەولێر لە پێش ڕەمەزان وەروەها بە تایبەت لە ڕەمەزاناندا خەڵکێکی زۆر تا درەنگانی شەو ئێستا دەبینین درەنگانێک شەوە خەڵک بەرەو پارشێ و دەڕوە تا ئێستا ئەم بازارە جمەی دێ لە هاوڵاتیان ئێستا من دەمێ زیاتر قسە لەگەڵ هاوڵاتیان بکەم ئەگەر محەممەد هاوکارم بێت سلااوت لێبێ ئەو کاتت باش ئەگەر پێمان بڵێ تایبەتمەندەکانی شاری هەولێر لە ڕەمەزاناندا چیە ئێوە کاتەکانتان چۆن بەسەر دەبن؟ بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە گشت مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستانی ئازیزمان پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەین. بە تایبەتی شاری هەولێر تایبەتمەندی خۆی هەیە لە ناحێ خێر و خێرات و چاکە و ئەو شتانە هەموو شتێکی قەدیم و زەمان هەبووە ئەو شتانە ینی لە ناحێی چاکە و خێر و خێرات و پیاوەتی و ئەو شتانە دیانەت و هەموو شتێ. ئەمساڵ وەک دەبینین سەرەتای مانجی ڕەمەزانە بەڵام زۆرجا هاوڵاتیان گلەی لەوە دەکەن خزمەتگوزاری کەمە یاخود کارەبا کەمی کارەبا وای لە هاوڵاتیان کرد تۆزێک بێزاریان پێوە دیارە وەکو هاوڵاتێک تۆ تا چەند ئەم گرفتانە کاریگەر لەسەر بە ڕۆژیبوونی تۆ هەیە؟ وەڵای خۆی مەفروزە یعنی لە مانگی ڕەمەزانی پیرۆز خاستن کارەبا شتێکی زۆر زەرورە لە بۆ شاری هەولێر لەبەرەوەی خەڵک بە ڕۆژیە بێت و توانای ئەوەی نییە مەسەلەن لە گەرمایە بەحەوێتەوە کابرا بە ڕۆژووە مەسەن چەند سەعاتە لە سەعات سێوە ناخوا هەتا حوتی شەو ئەو کابرایە مەسەن توێنیە بێتن برسیە بێتن پێویستی بە ئەوە هەیە کە جێیەکی فێنک بێتن بۆی کە هەز بە برسێتی بە توێنێتی نەکاتن. سپاس بۆ بەڕێزت سپاس دلۆڤان من دەمێ کۆمەڵێک لە هاوڵاتیانی تر بدوێم دیارە هاوڵاتێک لێرە خەریکی فرۆشتنی کۆمەڵێک خواردنە
کاکە ئەو کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئێستا تۆ سەرقاڵی فرۆشتنی کۆمەڵێک لە خواردنی پاشێوی فرۆشی ئەم خواردنانە ئێستا لە ڕەمەزاناندا لە چه ئاستێکە خەڵک چۆن ڕوو لەم خواردنانە باش ئاسش باش زە باشە تایبەتمەندی ڕەمەزان چییە؟ تایبەتمەندی خۆی خاص تایبەتی خاصیە خەڵک بڕۆژ دەبیتن زگرێ بعدە کاتە لە مارێ لەچی گوناه ناغا وازە لە ئیشارات نەیدن ئەو تایبەتمەندەکانی ئەگەر پێمان بڵێ ئێستا تۆ کاسبکارێکی لەم بازارە جیاوازی ئەم سێ ڕۆژەکە سێ ڕۆژی ڕەمەزان ڕۆیشتوە لەگەڵ چەند ڕۆژێک پێش ڕەمەزان چی بوو؟ جیاوازیەیە جیاوازەکەی چییە؟ خەڵک ئێستا دێتن بەرەو خواردن دێتن خواردن نەخوا بێشتە خەڵک ناناتەدەی خەڵک بۆ شێ واتە مانجی ڕەمەزان مانگێکە سوودی بۆ کاسبکە بڵێ کاسبانە مانجی کاسبانە بڵێ دلۆڤان هەروەک ئەو هاوڵاتیانە باسییان کرد یەکێک لە تایبەتمەندەکانی شاری هەولێر لە ڕەمەزاناندا ئەوەیە خەڵک جیالەوەی تا درنگانی شەو لە دەرەوە دەمێنەوە هەر یەکە و کاتەکانی خۆی بە شتێکەوە یاخود بڵێن خۆی بە شتێکەوە سەرقاڵ دەکات بۆ ئەوەی شەوەکە لە دەرەوە بە چەند کاتێکی خۆش بەسەر بەرێت بەڵێ دلۆڤان لە گەڵ کاسبکارێکی دیکەی نێو شەقامی ئیسکان قسە بکەی بزانانی ینی جوڵەی بازار جیاوازی چیە لە کاتی هاتنی مانگی ڕەمەزان و پێش هاتنی مانگی ڕەمەزان باشە من پرسیارەکەی تۆ ئاراستەی ئەم کاسبکارە بە ڕێزە دەکەم سڵاوت لێبێ ڕاستەخۆ لە کوردستان بیستوارە لەگەڵتین ئەگەر پێمان بڵێ جوڵەی بازار بڵێن بازار لە ڕەمەزان و پێش ڕەمەزان وەکو کاسبکارێک چیە؟ وەڵی لە بەر ڕەمەزان و لە ڕەمەزانی ژارە وەچ خۆیتی جوڵەی بازار بۆی نهاتنی موچەوە کارێگەری زۆری سەبازار کردی واتە جیرفان بەتاڵی بە هاوڵاتیانەوە دیارە؟ بەڵێ جیرفان بەتاڵی بە هاوڵاتیەوە بەتاوەتی دیارە زیانی بە تۆی کاسبکاریش گەیان بەڵێ زیانی بە تۆی کاسبکاریش گەیان زیانی بە هەموو چنی توێژەکان گەیاندن لەبەرەوە هەمووی متعلقە بە یەکتر نهاتنی موچە کارێگەری سەمان کردی بەڵێ دلۆڤان هەروەکو گوێ لەو کاسبکارە بوو دیارە کاسبکارانیش لە نەبوونی موچەوە یاخودن لە قەیرانی دارایی ئەوانیش زۆرێک لە زیانیان پێگەیشتووە چکە بەشێکی زۆری هاوڵاتیان یاخود فەرمانبەران جیرفانیان بەتاڵ یاخود بەهۆی نەبوونی موچەکانیان ناتوان وەکو پێویست شتومەکانیان دابین بکەن هەروەها ڕەنگە ئەم ساڵ ڕەمەزانی ئەم ساڵ بۆ خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان بەگشتی ڕەمەزانێک بێ خەڵک بەهۆی بێپارەی یاخود بەهۆی قەیرانی دارایی نەتوانن زیاتر ڕوو لە خێر بکەن یاخود ڕوو لە زەکات بکەن کە ئەمە نەریتێکە یاخود خاصێتێکی هەولێرەکان یاخود شاری هەولێرەکە لە خێری خۆیان یاخود زەکاتی خۆیان هەمووی دێخنەوە سەر مانجی ڕەمەزان لە مانجی ڕەمەزاناندا زیاتر خێر دەکەن هەروەها زەکات دەدەن بەڵام ئەم ساڵ ڕەنگە کەمتر بێت ئەمەش وەکو باسم کرد بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی بێ موچەیەوێ ئەو پارەی بیکاتە ڕەنگە بۆ ماڵ و منداڵی خۆی سەرفی بکات. ئاراس پێم وابێت تۆ موچەخۆر نیت و پێشمانیە گیرفانت بەتاڵ بێت بۆیە ئەگەر هاتیتەوە هەندێک نۆک و فاسۆلیا لەگەڵ خۆت بۆ هاوکارانی کۆنتترۆل بهێنەوە زۆر سپاس بۆ تۆ بۆ ئەو هاوڵاتیانەی کە قسەیان بۆ کردی زۆر سپاس ئاراس. مامۆستا وەک بینیت ینی هەندێک لە کاسبکاران ئاماژەیان پێکرد خەڵک موچەی نییە و بازاڕی کاریگەری تێکەوتووە ینی پێت وایە دەوڵەمەندەکان لێرەدا ڕۆلیان چی دەبێت بە تایبەتی مانگی ڕەمەزاندا کە مانگی خێرکردن و بەخشینە بڵێ بەڕاستی لەم کاتە بە تایبەت کە لە کوردستان ئێمە لە قەیرانێکی دارایی داین دەوڵەمەندەکان ینی جێگای خۆیەتی کە ڕۆلی خۆیان ببینن بە ئەرچی ئاینی خۆیان هەربستن بە بەخشینی مال و سەروەت و سامانی خۆیان چ وەکو زەکات چ وەکو بەخشین لە پێناوی خودای ڕب العالەمین وەکو سەدەقەیەکی تەتەوع یان زیاد لە زەکات بیبەخشن چونکە بەڕاستی لەو کات و وەختانەی کە خەڵک تێیدا محتاج و فەقیر و هەژارە پێویستی بە یارمەتیە زۆر خێرەکە گەورەترە لە کاتێک کە خەڵکەکە هەمووی بابرێن ینی جیرفانی پڕا زۆر محتاج و پێویست نییە لەبەرەوە خودای ڕب العالەمین ئاماژە لە بۆ ئەوە دەکا کە پێویستە هەموو مسلمانێک کە ئیماندارە ئەو عەقەبەیە ببڕێ ئەو کۆسپە ببڕێ کە بەخشینە کە دەفەرمێ فەلەقتەحەمە العەقەبە وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة كإستابي أو روجية أو إطعام في يوم ذي مسغبة بخشين
لە ڕۆژێکدا کە ڤیمەسغە بە یعنی کاتی مەجاعەبی کاتی برسیاتیبی کاتی قەیران بی اینجا چیەتی ئەوە جگە لەوەی مامۆستا ینی دەگوترێت ئەفضل الصدقة في رمضان يعني باشترین صدقة لە مانگی ڕەمەزان پێغەمبەر دەپرسن صلى الله عليه وسلم أي الصدقة أفضل دەفەرمی صدقة في رمضان كام صدقة لە هەموو کات وەقت خێری زۆرترە دەفەرمی ئەو سەدەقەی کە لە مانجی ڕەمەزانە ئەمە سەربارەوەی هەموو کێشە و گرفتی ئابوووریەکە لە هەرمی کوردستانیش دەڵێ لەگەرەوەی کە ئەو قەیرانە هەیە خەرک محتاج و فەقیرە پێویستی بە یارمەتیە کاتێکی کە مانجی ڕەمەزانە خێر و پاداش مضاعفە یعنی ئەگەرە تو خێرێک بکەی بە هەفتا خێرە لە غەیری مانجی ڕەمەزان ئەگەر دینارێک ببەخشی 1000 دینارێک ببەخشی 70000 ببەخشی لە غەیری ڕەمەزان مقابلی ئەو 1000 دینارێ نییە کە لە مانجی ڕەمەزان دەیبەخشی مانجی ڕەمەزان ئەو مانگەیە کە خدای رب العالمین خێر و پاداشتەکان مضاعف دەکا خێر و بەرەکەتی خۆی بەسەر ئێمەدا دەبارێنی وەکو ئومەتی ئیسلام کەواتە پێویستە دەوڵەمەندەکانیش ئەو سیفەتەیان لە خۆ جێبەجێ بکەن کە بەخشینە پاشان صحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی پێغەمبەر دەکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کانە ئەجوەد الناس لە هەموو خەرک سەخاوەتی زیاتر بوو بەڵام کە باسی مانجی ڕەمەزان دەکەن دەفەرمون وكان أجود ما يكون في رمضان أو وكان أجود ما يكون في رمضان بەڵام لە کاتی ڕەمەزان لە هەموو کاتەکان سەخاوەتی زیاتر بوو کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کاتەکان سەخی بوو ئەما لە مانجی ڕەمەزان زیاتر پێیوە دیار بوو لەبەرەوەی ڕێزی مانجی ڕەمەزان حرمەتی مانجی ڕەمەزان دەستی یارمەتی درێژکردن لە بۆ فەقیرەکان کە لە ڕەمەزان زیاتر پێویستیان بە یارمەتیە لەبەرەوەی ئەوان بە ڕۆژوونە لەبەرەوەی پێویستیان بە مەسرفە لە کاتی جەژن لە کاتەکانی تر لەبەرەوە ئەو خێر و چاکە و پاداشتەی کە لە ڕەمەزان بەدەست ئەو کەسە دەکەوی کە دەیەوێت خێر بکە سەدەقە ببەخشیتن بە خەڵک لە غەیری ڕەمەزان ئەوەی بەدەست ناکەوێت بەڵێ مامۆستا لەپاڵ ئەو ینی ئەو هەژارانەی کە هەن لە هەرێمی کوردستان دەبینین کۆمەڵێک ئاوارەش هاتوونەتە هەرێمی کوردستان هەندێکیان موسڵمانیش نین سەدەقە بە کەسانی یاخود بە مرۆڤی غەیری ئیسلام دەدرێت ئێمە دوو شتمان هەیە زەکاتمان هەیە سەدەقەمان هەیە هەرچەندە لە دەقەکانی قورئانی پیرۆز سەدەقە لە بۆ زەکاتیش بەکاردێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها يعني دفرمي إنما الصدقات للفقراء والمساكين بلام عرف عادتي خلق ولا عرف عادتي حتى كتاب فقه كانش كباسي الصدقة ذكي ما بستد بصدقة أو خير بخشينية كلغير زكاة دي بخشي زكاة لەمالێکی دیاری کراو بە مەرزی دیاری کراو دەدرێتە کەسانێکی دیاری کراو ئەو کەسەی کە زەکاتی پێ دەدرێت پێویستە مسلمان بی زەکات تەنها لە بۆ مسلمانانە ئەمما سەدەقە و خێر و بەخشین لە بۆ هەموو کەسێک دەکرێت بیدێ و یارمەتی بدەیت بەڵام زەکات تەنها لە بۆ مسلمانانە بەڵام خێر و سەدەقە بەخشین لە پێناوی خدای رب العالمین لە بۆ هەر کەسێک بیبەخشی هەر خێرە با نامسلمانیش بی با غەیرە مسلمان بی با کەسێکی کافریش بیتن تۆ کە پێی دەبەخشی بە تایبەتی ئەو کەسانەی لێیان خەومایە ئەوانەی دەربەدەر کراینە ئەوانەی کە لە شوێن و جێگای خۆی با دەوڵەمەندیش بن ئێستا وەکو کەسانێکی ئیبن السەبیلن کە تینە ناو ینی شوێن و جێگایەک کە دەستیان ناگاتەمان و سەروەت و سامانی خۆیان حتا ئەوان ئەگەر مسلمان بن زەکاتیشیان پێدەشێ با لە شوێن و جێگای خۆشیان دەوڵەمەند بەڵێ مامۆستا زۆر جار دەڵێن من سەدەقە بۆ کەسی مردوو دەدەم ینی مسلمانی وێ هەیە ئەم قسە دەکات ئایا سەدەقە بۆ کەسی مردوو دەدرێت بەڵێ دووشت هەنا ینی جێگای خلاف نییە لە نێو زانایان سەدەقە و دوعاکە لە بۆ مردوو دەکرێت بکرێ ینی سەدەقە خێر بەخشین بە ناوی مردوویەک چونکە یەکێک دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی دایکم وەفاتی کرد بەڵام من پێم وایە ئەگەر ئەو توانی بای قسە بکە ینی داوای ئەوەی دەکرد سەدەقە و خێری لە بۆ بکەم ئایا ئێستا سەدەقە و خێری لە بۆ بکەم کە باسی نەکردە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بەرێ سەدەقەی لە بۆ بکە کەواتە سەدەقە لە بۆ مردوو مەقبولە خدای رب العالمین ثواب و پاداشتەکە ئینشاءالله پێی دەگەێنی بە هەمان شێواز دوعا لە بۆکردنی کە حەدیثێکە دەفەرمێ ئینسان ئەگەر وەفاتی کرد إذا مات ابن آدم انقطع عمله إلا من 3 سێشت سود و کەلکی پێدەگەین لە پاش مردنیش یەکێک لەوانە سەدەقە جاریە ئەو سەدەقە و ئەو خێرەی کە خۆی کردیتی بینای کردی ئەگەر مزگەوتێکە ئەگەر پردێکە ئەوە سەدەقەیە کە خۆی دەستی تێدا هەبووە بەڵام بە هەمان شێواز کە دەفەرمێ ئەو وەلەدین صالح يدعو له ئەگەم کەسێک منداڵێکی چاچی هەیە دوعای لە بۆ دەکە ئەو دوعاش استیفادەی پێدەگەێنی ئەو علمی ينتفع به يعني علمي باش خوي بزيشت نفع سود وكلك بومر دو دقيني إنزا صدقة وكو حديثك بيغمبر صلى الله عليه وسلم بيشتر بحسمان كل سود وكلشي لبومر دو هي بله بالي ما مستا هندك جار دلين كسان هن كبخيلن ياخد بارا صرف ناكر آیا صرف کردن بۆ ماڵ و منداڵی خۆشیان دەبێتە سەدەقە
بل صدقة وكو پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي يعني صدقة على المسكين صدقة لسا كسيشي فقيرة هجارة باني ناسي أو صدقة وخيرة دفرمي وعلى ذي الرحم ثنتان صدقة وصلة أما لسر أو كسي كخزمي خوتا لهمان كاد فقيرة هم صدقة هم صلة رحمشة پیغمبر صلى الله عليه وسلم كباسي أو دينار ندكري كلفيناي خواد بخشتين أو ددريتا فقير وهجارك أو ددريتا دەیدێ منداڵی خۆت خێزانی خۆت دەفەرمێ ئەو دینارەی کە سەرفی دەکەی لە بۆ عیالەکەت لە بۆ منداڵەکەت لە بۆ خێزانەکەت ئەوە لە هەمویان خێری گەورەترە چونکە ئەوەن واجبێ کە ئەرکێکی سەرشانی تۆ کە جێبەجێ بکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وەبدە بمن تەعول دەست پێ بکە بەو کەسانەی کە عیالی تونە کە نەفەقە و مەسرەفیان لەسەر تووە کەواتە واجبە ئەرچی سەرشانتە کە نەفەقەی منداڵەکانت بدەی خێزانت بدەی بەڵام لە هەمان کاتدا کاتێک کە دەستت بڵاوە و دەتوانی ئەو پارە زیادە لەسەر مەسرفی منداڵەکەت خێزانەکەت ئەوەی یارمەتی فەقیر و هەژارەکانیشی پێ بدەیت. بەڵێ زۆر سپاس مامۆستا پاکێژێکمان هەیە دواتر بەردەوام دەبین. بەڕێزان ئێمە دەبینین لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی داعش و بەرگریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە خاچی کوردستان یعنی ئێمە زۆر جار یاخۆت وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان داوای یارمەتی لە وڵاتانی دەرەوە دەکات لە ڕووی چەکەوە بەڵام پێشمەرگە زۆر جار دەبینین لە ڕووی خواردن لە ڕووی ینی کەل و پەل و پێداویستی خواردەمەنی کێشیان هەیە و زۆر جارش ئەم کێشە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە باسی لێوە کراوە ئەمە وای کردووە هەندێک جار خەڵکی خۆبەخشی هەرێمی کوردستان یارمەتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بدەن لە بەرەکانی جەنگ. ئافرەتێک بە ناوی ئەمەل ئیبراهیم ئافرەتێکی شاری هەولێرە ئەو هەڵدەستێت بە دروستکردنی خواردن بۆ یەک محور لە شاری هەولێر و ئەو ئافرەتە هانی خێرخوازانیش دەدات کە خێرەکانیان و هەروەها بەخشینەکانیان لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان بێت. ئێستا ئێمە پێکەوە پەکێژێک لەبارەی دروستکردنی خواردەمەنی لەلایەن ئەو ئافرەتەوە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەبینی. دوای دەنگی ئەڵڵاه ئەکبەر لەگەڵ پێشمەرگەدا بەربانگی کردەوە لە یەکێک لە سەنگەرەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دڕندەترین دوژمنی مرۆڤایەتی خاتوونێکی دانیشتووی هەولێر خوانێکی فراوانی بۆ پێشمەرگە ئامادە کرد و لەسەر یەک سفرە بەربانگیان کردەوە. ئێستا ئێمە لێرە لە دوایین بەرەکانی جەنگی بە پێویستمانزانی بەربانگی ئەمڕۆ ڕەمەزان لەگەڵ برا پێشمەرگەکانمان بکەینەوە لە بەرەکانی جەنگ. ئەم بیرۆکەیەمان لەگەڵ هاوڕێیەکم سەروین ڕەشید دانیشتووی سەربەشاخە ئەم بیرۆکەیەمانداڕش داوا لە دانیشتوانی شاری هەولێر دەکەم کە بەردەوام هاوکاری پێشمەرگە بن چونکە هێز و توانای ئەوانە ئەیمە بە ئاسوودەیی تێدا دەژین. پێشمەرگەکان بە گەرمی پێشوازیان لەو کارە کرد و بە هەڵوێستێکی جوانی کوردانیان وەسف کرد. دیفاعێکی شەرعی دەکەین وڵاتی خۆمان دەپارێزین لە دەستی ئەو خەڵکانەی کە دێن دەست درێژی بۆ کەرامەت و شەرەف و خاچی وڵاتەکەمان دەکەن ئەوە بۆمە ئەو پەڕیجەی سەربەرزیە جێی شانازیە بەڵێنیش دەدەین بۆ هەموو ملەتی خۆمان بۆ هەموو کوردستان کەوا بەردەوام دەبین لەو خەباتە بە ڕەمەزان بێ بە جێژنە بێ هەر ڕۆژێک بێ ئەمە بەو پەڕی دڵسۆزیەوە بەو پەڕی ورەی بەرزیەوە خەباتی خۆمان دەکەین. دەستپێکی خێراتنا کەناڵ 24 کەم گوڕوەکی کەناڵێکی پێشمەرگەی ئامادە بە ناو هێزا پێشمەرگەی داڵ گوندی وەردەک بەرەکانی جەنگ خێراتناوت کەم و خێراتناوی خوشکێت کەم گوڕوەکی خواردنێک بمەینەوەکی فتارێکی پێک و بخۆین. وەک بینیمان ئەو پێشمەرگانە بەدڵێکی گەورە و ورەیەکی بەرزەوە لە پاڵ ئەرچی ئاینی مانگی ڕەمەزان ئەرچی نیشتیمانی و نەتەوەیەکانیان جێبەجێ دەکەن و شانازی بەوە دەکەن لەو بۆنێدا دوور لە ماڵ و منداڵیان پارێزگاری لە خاچی کوردستان دەکەن. بەڵە بەرەزان وەک بینیتان ئێمە تەوەری ئەمڕۆی ئاینیمان لەسەر خێرکردن و بەخشینە لە مانگی ڕەمەزاندا
ئەو ئافرەتە ینی خواردن بۆ کۆمەڵێک پێشمەرگەی کوردستان ئامادە دەکات. با من ئەو پرسیارە ئاراستەی مامۆستا بکەم. مامۆستا ینی ئەم خێربەخشینە ینی کاتێکدا دەبینین ڕەنگە ئافرەتێک بێ ڕەنگە توانایەکانی ینی سنوورداریش بێت بەڵام هەڵدەستێت بە کارێکی ینی خێر و کارێکی گەورە ئەنجام دەدات. ئێوە وەکو مامۆستایانی ئاینی قەت ینی دەوڵەمەندەکانتان هانداون بۆ ئەوەی بەم شێوەیە یاخود بە شێوازی دیکە هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بکەن. بەلێ بەردەوام مامۆستایانی ئاینی بە خۆشحالیەوە ینی دەوڵەمەندەکانیان هانداوە لەسەرەوەی کە دەست یارمەتی لە بۆ پێشمەرگەکان و کەسوکاری پێشمەرگەکان درێژ بکەن لەبەرەوەی ئەوانە هەردەستن بە وازبێکی زۆر گەورە کە دابینکردنی ئاسایش و پاراستنی خاک و نیشتیمان و خەڵکی کوردستانە. ئێمە دەستخۆشی لەو ئافرەتە بەڕێزە دەکەین. پێغمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ من فطر صائما كان له مثل أجره من غير أن ينقص من أجره شيء. هەر کەسێک ئیفتاری سائیمێک بکە کەسێک کە ڕۆژوانە بە ڕۆژوو بووە خواردنی لە بۆ ئامادە بکەی کاتێک ڕۆژەکەی پێدەشێنی ئەو چەند خێری پێگەیشتوە لە ڕۆژەکەی تۆش کەسێک کە خواردنەکە ئامادە دەکەی ئەوەندە خێرت پێدەگا. کەواتە ئەمە خێرێکی زۆر زۆر گەورەیە. کەسانێک کە ڕۆژوگرن بە تایبەتی ئەو پێشمەرگانە کە لە ناو ماڵ و منداڵی خۆیان نینە کە لەوانەیە زۆر زەحمەت بی ئامادەکردنی خواردن لەو شوێن و جێگایە بە دەستی خۆیان کەسێک کە یارمەتیان دەدا ئەمە خێر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە بە تایبەتی کە ئێستا مانجی ڕەمەزانی پیرۆزە. مامۆستاگەر بەراوردێک بکەین لە سەردەمی ئیسلام لە ئەو جەنگانەی کە کردویانە ینی با بڵێن جیهاد ئەوەی کە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان دەکات کاتی خۆی ینی ئەوانەی کە جیهادیان دەکرد چۆن هاوکاری دەکران لەلایەن دەوڵەمەندەکانەوە لە کاتێکدا کە بە شێوازی دیکە بەشداریان لە جەنگ دەکرێت ئەویش با پێدانی پارە. ئێستا ینی دەکرێت هەمان شت دووبارە بکرێتەوە ئاجرەکەی بۆ دەوڵەمەندەکان چی دەبێت ئەگەر هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵێ خۆی پێغمبەر صلی الله عليه وسلم لە کاتی خۆی کە باسی جیهاد دەکرات جیهاد چەند زۆرێکی تەسنیف دەکرێت بۆ چەند زۆرێک جیهاد هەیە بە ماڵ دەکرێت جاهید و بئەموالیکم ینی جیهادکردن بە مال و سەروەت و سامان ئەو کەسەی کە بە نەفسی خۆی جیهاد دەکات هەشە بە مال و سەروەت و سامانی خۆی داعمی مجاهیدەکانی دەکرد لە زەمەنی پێغمبەر صلی الله عليه وسلم هەش بوو لە هەمان کاتدا بە نەفسی خۆش و بە مالی خۆش جیهادی دەکرد. ئێستاش کە پێشمەرگەکانمان هەردەستن بە جێبەجێکردنی واجبێک کە دیفاع لە خاک و خەڵک بە هەمان شێواز کەسانێک کە چۆن دەرەی دەستی یارمەتی لە بۆ ئەو پێشمەرگەیە دروست دەکا مار و مندارەکەی نەفەقیان لە بۆ دابین دەکا ئەمەش بەشێکە لەو داعمەی کە ئەو دیفاعی ئەو دەیکە تۆش بەشداری لەگەری کاتێک بە مال و سەروەت و سامان بەشداری دەکەی و یارمەتی دەدەی. مامۆستا ینی ئایا سەدەقە لە ئیسلامدا هەر ینی بە بەخشین دەکرێت یاخود شێوازی دیکە سەدەقەش هەیە ینی وشەی سەدەقە لۆ زۆر شت بەکاردەهێنرێ شەرت نییە لە دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم سەدەقە لە بۆ زۆر مانایتر بەکاردێ وەکو دەرێن سەدەقە مانایەکی زۆر فراوانی هەیە زیاتر و زۆرتر لە بەخشین کە پێغمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ كل معروف صدقة ئەوەی چاکەیە کە تۆ دەیکەی هەمووی هەر سەدەقە حسابە. دەفەرمێ تەبەسسومک فی وجه ئەخیک سەدەقە کە بە برایەکی موسڵمانت دەگەی بە ڕوویەکی گەشەوە بە زەردەخەنەیەکەوە ئیستیقبالی دەکەی پێشوازی دەکەی لیقای لەگەر دەکەی ئەوەش خۆی لە خۆیدا سەدەقەیە. کاتێک ینی کەسێک دەبووری ئەمە خۆی سەدەقەیە کە خدای رب العالمین لە باسی خین دەفەرمێ وەدیەة مسلمة إلى أهله إلا أن يصدقوا کاتێک ئەو کەسە لەو خیندارە خۆش دەبی عفوی دەکات لە قیساسەکە لە خینەکە لە تۆرەکە ئەمە خۆی سەدەقەیە. کەواتە سەدەقە معنایەکی زۆر فراوانی هەیە لە ئیسلام بەڵام ئەوەی بە ژێرەی عورف و عادەت کە بە زۆری وشەی سەدەقە دەگوترێم زیاتر مەبەست پێ بەخشینی مالە لە پێناوی خدای رب العالمین. مامۆستا سەدەقە بە کێ دەدرێت ینی ئێمە دەبینی زۆر جار کۆمەڵی کەس هەن دەڵێ من هەژارم من خێرم پێدەشێت بەڵام ینی لە ڕووی شەرعەوە ئەوانە کێن کە سەدەقەیان پێدەدرێت. ئەمە وەکو پێشتر بە حەسمان کە سەدەقە غەیری زەکات زەکات ئەسنافەکان دیاری کراوە فەقیر و هەژار و قەردار و ئەوانە بەری ئەمما سەدەقە لە بۆ هەموو کەسێک بەڵام ئەو کەسێک کە فەقیرە طبعاً خێرەکەی زیاترە کە بیدەی بە فەقیر و بە کەسێکی هەژار. خوای تبارك وتعالى باسی ئیمانداران دەکات دەفەرمێ وفي أموالهم حق للسائل والمحروم لآية تر دەفەرمێ وفي أموالهم حق معلوم للسائل والمحروم ئەو ئیماندارانەی کە ئیمانداری ڕاستەقینەن کە خوا مەدحیان دەکات دەفەرموو لە مال و سەروەت و سامانیان حەقێک هەیە دەیدەن هەم بەو کەسەی سائیلە
دەرۆزە دەکات داوا دەکات محتاجە ئەمە فەقیرە هەژارە و هەم ئەو کەسێک کە مەحرومە داوا ناکە لەوانەیە لەبەرەوەی کە داوا ناکە خەرچیش پێی نازانن مەحرومە ینی کەس سەدەقەکەی پێ ناگەینی لەبەرەوە پێویستە کەسی دەوڵەمەند بە دوای ئەو مەحرومەدا بگەڕێ ئەو کەسەی کە سوال ناکە بەڵام فەقیر و هەژارە خدای رب العالمین دەفەرمووی يحسبهم الجاهل أغنياء من التعفف لەبەرەوەی ئەوەندە عەفیفن هیچ داوا ناکەن خەڵکێک کە نەزانە وا دەزانن ئەوانە دەوڵەمەندن بەڵام دەفەرمووی ئەوانە کە مەحرومن ئینسان خێر بەو زۆرە کەسانە بکە کە مستحقە خێری زۆر گەورەترە لە ئەوەی تر ئەمما سائیریش ظاهرە نەتوو کە پێت وایە کەسێک کە مستحقە خێری پێ دەکەی ئەمە شەر خێرە زۆرجار لە دۆزینەوەی کەسانی هەژار کێشە دروست دەبێت ینی دەوڵەمەند دەڵێ من نازانم کێ هەژار ئەوانەی کە با بڵێن داوای دەکەن کە سەدەقەیان پێ بدرێت زۆرجار دەڵێن ئەو کەسانە نین کە سەدەقەیان پێ بدرێت لە زۆربەی وڵاتانی جیهان مامۆستا سندوقی خێرات هەیە یاخود سندوقی بەخشین هەیە کەسانی خێرخواز دەچن بەشداری دەکەن لێرە دەبینین کۆمەڵێک کەس یاخود کۆمەڵێک ڕێکخراو بەم کارە هەڵدەستن بەڵام مامۆستانیانی ڕەخنە دەگرن پێت وایە کێ بەم ئەرکە هەڵبستێت ئایا وەزارەتە حکوومەتە یاخود چ لایەنێکە خۆی ئەگەر وەزارەتی ئەوقافیان هەر وەزارەتێکی تر معنیبی بەم ئیشە پێی هەربستی و کەسانی پسپۆر و دلسۆس دابنێ سندوقێک دابمەزرێنی وەکو سندوقی زەکات سندوقی خێرات و جەردی ئەو کەسانە بکرێ لە شار و شارۆچکەکان ئەوانەی فەقیر و هەژارن و خێر و سەدەقاتیان پێ بگەیندرێ لە بۆ ئەوی بگاتە دەستی مستحقە مشتێکی زۆر زۆر چاکە و ئەو جەمعیاتانەش خوا خێریان بنووسی بە هەمان شێواز ئەوانیش کە پێ هەردەستن ئەمانش ئیشێکی گەورە دەکەن ئەمەش ئیشێکی چاکە کە دەیکەن لەبەرەوەی دۆزینەوەی فەقیر زۆر زۆر پێویستە لە بۆ ئەوی کە دەستی یارمەتیرە بۆ درێژ بکەیت زۆر جار دەوڵەمەندەکان لە مەحەلەی خۆیان لەوانەیە هەمویان دەوڵەمەند بن فەقیریان لەناو نەبی بەڵام زۆربەی فەقیرەکان دەبینین زیرانی یەکترن و لە شوێن و جێگای کۆبووینەوە دەوڵەمەندێکیان تێدانیە دەستی یارمەتیان لە بۆ درێژ بکە لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ من بات شبعان وجاره جائع دەفەرمێ ما آمن بي من بات شبعان وجاره جائع وهو يعلم ئەو کەسە ئیمانی تەواوی بە من نییە بەخۆی شەو دەکاتەوە تێرە هیچ نوقسانی نییە زیرانەکەی برسیە و ئاگاشی لێبی وهو يعلم بزانیتن کەواتە ئەو کەسێک کە دەزانی کەسێکی مستحق هەیە فەقیرە هەژارە زۆر جار ئێمە باسی زەکات دەکەین بەڵام زەکات لەوانەیە تەنها لە مانجی ڕەمەزانە سەدەقە کە تۆ گوتت فەرقی چییە سەدەقە لە چاروەختی فەسڵەکانی سارد لە هەموو ڕۆژەکانی سال لە هەموو کاتێک سەدەقە جێگای خۆی دەگریتن ئەو کەسەی کە تۆ دەیبینی فەقیر و هەژارە دەستی یارمەتیرە بۆ درێژ دەکەی بەڵام زەکات لەوانەیە لە کاتێکی محەدەد لە مانگێکی محەدەد وەکو کرایتە عورف لە مانجی ڕەمەزان دەبەخشرێ لەبەرەوە پێویستە بە دواگەڕان تاقیبکردنی ئەو کەسانی فەقیر و هەژارن مستحقن ئەو کەسەی کە قەردارە ئەو کەسەی لێی قەومە ئەو کەسەی نەخۆشە ئەو کەسەی عائیلەی زۆرە مەصرفی پێ ناکرێ جێگای خۆیەتی بە دواگەڕانیان تاقیبکردنیان اینجا ئەگەر حکومەت پێ هەربستی ئەگەر هەر جەمعیەکی خێرخوازی پێ هەربستی جێگای خۆیەتی زۆر سپاس مامۆستا ئێستامە پەکەشێکمانەیە لە سلێمانی و دواتر دووبارە بەردەوام دەبین بەڕێزان لە کاتی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا یعنی زۆرجار هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کە نرخی کەلوپەل و خواردەمەنیەکان لە بازارەکانی هەرێمی کوردستان گران دەبن لە شاری سلێمانی سەرباری ئەوەی کە لژنەی هاوبەشی قەیمەقامیەت هەڵساوە بە چاودێریکردنی کەلوپەلەکان هەروەها کاری بازرگانەکان بەڵام دەگوترێت لە 180 ئەو خواردەمانیانەی کە هاوردە دەکرێن لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن و پەیوەندی بە نرخی بازاری دەرەوە هەیە ئێستا ئێمە پاکێژێک لەم بارەیەوە دەبینی نرخی کەلوپەل و شمەک لە بازاردا لە مانگی ڕەمەزاندا بە جۆرێک ئاستی بەرزبوونەوە و گۆڕانکاری بەسەردادێت هاوڵاتیان نیگەران دەکات. چاودێرێکی لیژنەی قایمخامی سلێمانی هۆکارەکەی دەگەڕێنێتەوە بۆ زۆربوونی داخوازی لای هاوڵاتیان و بۆ شمەکی ڕۆژانە و بە تایبەت خواردن. تا ئێستا خۆشبەختانە هیچ جۆرە بەرزبوونەوەی نرخ لە کاڵا و شمەکە لە سلێمانی ڕووی نەداوە یاخود هیچ جۆرە سەرپێچێک تۆمار نەکراوە. ڕنگ بێ لە داهاتوودا لە چەند ڕۆژی داهاتوودا شتێکی لەو بارەوە ڕوو بدا ئەمە مانای ئەوە نییە کە بازرگانان ئیستیغلالی بارودۆخەکەیان کردو و دەبێ هەش بێ ئەم حاڵەتە و هەر حاڵەتێکی لەو جۆرە ڕوویدا ئێمە ئیجراعاتی خۆمان دەکەین. هەرچەندە لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەیە و بژێوی هاوڵاتیانیش لەبەر بێموچەیی نزم بۆتەوە بەڵام نرخی کاڵاکان لە بازارەکاندا بەو شێوەیە دانەبەزیوە و جوڵەی بازاریشی کەس کردووە. خۆمانستەرەکان
ئازانم بە پێی ڕۆژێمە گۆڕینەکە نزم بێت نزمیەکەینەوە کە بەرز بێت یاراەوە بەرزبوونەوەی بخوا بینێت وەکو مەحافەزە تەرکیز بکەن لەسەر جملەکان ئەوان نرخەکان دیاری بکەن و ئێمە بتوانین بە شێوەیەکی گونجاو بکرێن لە گونجاو فرۆشین. لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان نیگەرانن لەو نرخەی لەسەر شمەکەکان دانراون و پێیان وایە دوکاندارەکان بەویستی خۆیان یاری بە نرخەکان دەکەن و مانگی ڕەمەزانیش دەکەنە بیانوویەک بۆ بەرزکردنەوەی نرخەکان و قازانجی خۆیان. قەیرانی دەرایی لە سلێمانی نییە لە زاخۆ هەتا خانەکەی قەیرانی داراییە کە ڕەمەزانی شاد ئەمانە شت گرانەکەن بە ئارەزی خۆیان لەبەرەوە نە حکوومەتێ نە نظامێ نە قانونێ چی دوکانەدەیان عقوبە یا ڕسمی ژیران تەلەڤیزیۆن بڵاو کراوە لەمە عقوبە دراوە مادیە یا معنەویە. ڕووی داواکاریەکانی دوکاندار و هاوڵاتی لە حکوومەتە. خەڵکی دەڵێت پێویستە گرانکردنی نرخەکان سنووردار بکرێت و دوکانداریش دەڵێت پێویستە حکوومەت میکانیزمێکی گونجاو دابنێت بۆ ئەوەی بازار بگەشێتەوە و ئەوانیش تووشی زەرەر نەبن. بەڵام ئەخۆ حکوومەت بە چ میکانیزمێکەوە بە پیر ئەو داواکاریانەوە دێت. لە سلێمانیەوە هاژە غەفور، کوردستان 24. وەرزان دووبارە لە بەڕنامەی پاشتیو لەگەڵتان بەردەوامین و لەگەڵ دکتۆر جەمیل عەلی پێشنەژ و تار خوێن بەردەوامی بە تەوەری ئاینیمان دەدەین. دکتۆر وەک بینیمان لە کاتی هاتنی مانگی ڕەمەزان بازرگانەکان نرخی کەلوپەلەکان گران دەکەن. ئەمە لە کاتێکدا ینی لە ئایندا هاتووە لە کاتی هاتنی مانگی ڕەمەزان منافەسە بکەن لە خێرکردن ینی لەبەرەوەی خێرکردن لە مانگی ڕەمەزان سەدەقا ئەجرەکەی زۆر زیاترە. باشە ئێمە دەبین ئەوانە منافەسە دەکەن لە گرانکردنی شتومەک لە بازاردا ینی ئەمە لە ڕووی ئاینیەوە حکومەکەی چییە و سزادانەکەی چی دەبێت بۆ ئەو کەسانە کە لە مانگی ڕەمەزاندا شتومەک گران دەکەن. بەداخەوە دەبینین ساڵانە ئەم دیاردەیە دووبارە دەبیتەوە لە کوردستان ئەمەش پێچەوانەیە لەگەر فەرمودەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە دائیمەن ئینسانی مسلمان دەبی محاولە بکە هەرزانی بخاتە بازار بە تایبەتی تاجیرە گەورەکان ینی مانجی ڕەمەزان جێگای خۆیەتی ینی وەکو فرسەتێک بیقۆزنەوە لە بۆ پەیداکردنی خێر و چاکە خێر و چاکە شەر ئەوە نییە مال ببەخشی زۆر جار وایە کەسێک دێتە دوکانەکەت ئەتو کە یارمەتی دەدەی بە سعرێکی هەرزان شتەکەی پێدەفرۆشی لەوانەی خێرەکەی زۆر زۆر گەورەترە کە پارەیەکی پێ بدەیت چونکە ئەمە هەم سەدەقەیە هەم سەدەقەیەکی سڕیشە يعني وەکو دەرێوە رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه وەکو دەرێ دەستی ڕاستە دەبەخشی دەستی چەپە نازانی ئەتو کاتێک کە یارمەتی کڕیارێک دەدەی فەقیرێک دەدەی هەژارێک دەدەی شتەکەی لە بۆ هەرزان دەکەی مانەیەوە ظاهرە نەتو خێرت نەکردیە بەڵام لە حقیقەتدا خدای رب العالمین یەتەکان دەزانی خێر و پاداشتێکی زۆرت هەیە. پیغمبر صلی الله علیه وسلم دەفەرمێ ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة هەر کەسێک کار ئاسانی بکات بۆ کەسێک کە تووشی زەحمەت بووە لەبەر نەبوونی و هەژاری خدای رب العالمین لە دنیا و قیامەت کار ئاسانی لە بۆ دەکات. لەبەرەوە پێویستە ئێمە هەمومان متعاون بین یارمەتی یەکتر بدەین. حکوومەتیش پێویستە پلانی هەبی لە پێش مانجی ڕەمەزان تاجیرەکانمان پێویستە مانجی ڕەمەزان وەکو فرسەتێک بیقۆزنەوە تەخفیزات بکەن سعرەکان دابەزێنن با قازانز نەکەن لە مانجی ڕەمەزان ئەو قازانجە بە خێر و پاداشتێک بی لە بۆ قیامەت ڕەوانەی بکەن ما عندكم ينفد وما عند الله باق ئەوەی لە لای ئێوێ هەمووی دەڕوا بەجێی دێرن میراتە یان سەرفی دەکەی لە نەخۆشی سەرفی دەکەی یان لە ناخۆشی سەرفی دەکەی بەڵام ئەوەی کە دەیبەخشی و ڕەوانەی دەکەی و یارمەتی فەقیر و هەژارەکانی پێ دەدەی و بازاری پێ هەرزان دەکەی و سەعادەت و بەختەوەری و خۆشی دەخەیە سەردل و دەرونی فەقیر و هەژارەکان بەڕاستی ئەمە پاداشتێکی زۆر گەورەتەیە. بەڵام کاتێک شتەکەی خۆت گران دەکەی وەکو تاجیرێک طبعا تاجیرە گچکەکانیش ئەو کاتە مەجبورن گرانی بکەن لەوانەیەوانی شەر فەقیر و هەژارەکان بن بەڵام ئەو کەسەی کە تاجیری گەورەیە کە شت دەخاتە بازار بە سعرێکی زۆرتر و زیاتر یان احتیکار دەکا یان ئەوە وەکو فرسەتێک دەقۆزیتەوە بەڕاستی ئەمە ناڕەحەتکردنی مسلمانانە و ئەزیەتدانی مسلمانانە ئەمەش عقوبەیەکی گەورەی هەیە لەلایەن خودای رب العالمین. دکتۆر جەمیل عەلی پێشنەژ و وتار خوێن زۆر سپاس کە لە بەرنامەی پاشتیوی ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی هەروە سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و ڕوونکردنەوەکان. ڕێزان دوای ناوەڕێک و بەرنامەی پاشتی بەردەوام دەبێت دەگەڵتان.
تۆبکە یان تۆپکە ساعتی دووەمی پاشیف لەگەڵتان بەردەوامین لە کاتژمێری یەکەمی پاشیفدا باسمان لە تەوەری ئاینی وەروەها چەند کار و چاڵاکیەکی شارەکانی کوردستان هەروە ئەوروپا و باکووری کوردستان کرد لە کاتژمێری دووەمی بەرنامەی پاشیفدا قسە و باسمان لەسەر تەوەری تەندروستی تایبەت دەبێت بە هۆکارەکانی سەرێشە لە کاتی ڕۆژوگرتن هەروەها ئەوانەی کە نەخۆشی شەقیقەیان هەیە. بەڕێزان لە کاتی هاتنی مانگی ڕەمەزاندا وەک دەزان ئێمە خواردنێکی زیاتر دەخۆین بەهۆی ئەوەی تاوەکو چەند کاتژمێرێ خواردنمان نەخواردووە ڕێژەیەکی زۆر خواردن دەخۆن ئەمە ژوای کردووە کە کۆمەڵی گەنج سەردانی هۆڵەکانی لەشجوانی بکەن بۆ ئەوەی لەشیان دابەزن لە کاتی مانگی ڕەمەزاندا. لە کاتی مانگی ڕەمەزاندا ڕاهێنەرانی ئەوانەی کە ڕاهێنەرانی لەشجوانی ڕێنمایی تایبەتیانە هەیە و دەڵێن نابێت دوای خواردن یاخود دوای ڕۆژوشکاندنی یەکسەر ئێمە وەرزش بکەین. ڕاهێنەر دانا جومعان ڕاهێنەری لەشجوانی چەند ڕێنماییەکی هەیە لە مەودووە بەرنامەی پاشیف شەوانە یاخود ڕۆژانە ببورن بڕگەی وەرزشی دەبێت سەبارەت بە چۆنیەتی ئەنجامدانی وەرزش لە دوای ڕۆژوشکاندن. ئەمڕۆ یەکەم ڕۆژی بڕگەی وەرزشێکە بۆتانی پەخش دەکەین. ئێستا پێکەوە دەربارەی دابەزاندنی کێش و ڕێنمایەکانی ڕاهێنەر دانا جومعە دەبینی. سڵاو خۆشەویستان، ئەم کاتتان باش بۆ بڕگەی وەرزشی ئەم جارەمان کە ناو مانگی ڕەمەزان ئەگەر بێت من بە ڕۆژی بم ڕۆژانە ئایا دەتوانم وەرزش بکەم یاخود ناتوانم. من دەڵێم بەڵێ ئەتوانێت وەرزش بکەیت بەڵام لە دوای فتار لە دوایەکە ڕۆژەکەت شکاند ڕۆژەکەت ئینشاڵە قبولش دەبێت کەوا بتوانیت ئەو یاری خۆت لە پێش ڕەمەزان ئەنجام دەدا ئایا بۆ دابەزینی کێش بووت یاخود ئایا بۆ بەهێزکردنی ماسوولکان بوو. ئێمە بڕکانمان زیاتر لەسەر ئەو یاریان دەبێت کەوا بۆ دابەزینی کێش دەبێت ئاخر بڵین لە لەشمدا کە کێشەی چەوریم زۆرە بمەوێت چۆن ئەو چەوری لە لەشمدا کەمی کەمەوە ماسوولکانش نەهمان کاتدا بەهێزی کەم و شێوازی و یاخود بڵێ نزبەکەیان یاخود بڵێن کەمەیان گەورەتر بێت. پێویستم بە ڕۆژانە یاریکردن هەیە لە نیو سەعات تا مەسەرەن سەعاتێک لە مانگی ڕەمەزان دەبێت من وەرزش بکەم ئەگەر هاتوو بە ڕۆژی بم لە ئەوانی کە کێشیاندا دەبەزێنن. یاریێک ئەمڕۆ هەڵدەبژێرم کەوا لە دوای فتارم زۆر گرنگە خۆراکات زۆر ئاگاداری خواردن بە کە نەچێت سەر خۆراکە قورسەکان خۆراکە شیرنەمەنەکان نەکەی ئەو زیاتر بەکاربینە لە دوای ئەو خورمان زۆر گرنگە کە سروشتی شیرنی سروشتیمان پێویستە لە دوای دێنەسەر شیرنەمەنەکان شیرنەمەی نەخ بڵێن سەوائیلەکان ئەوانی کە ئاویان زۆر هەڵگرتووە وەکو نیسک لۆمە زۆر گرنگە کەوا لە دوای فتار تۆ نیسک وەرگریت سینگی مریشک وەگریت برنج بێڕون وەگریت خورما وەگریت ئاو وەگریت ئەوانە بە پاچە لەگەڵ سەوزە میوەجات لەبیر نەکەیت ئەمەیان زۆر گرنگە بەڵام هەموو پێکەوە کۆ ناکەیتەوە. ئاو یەکەم جار لە دوای خورما پێویست بە شەکردا هەیە کە تۆ ڕۆژانە شەکرت لەو چەند سەعاتێک کە بە ڕۆژی بوو شەکر زۆر سوتایە نەناو خوێن شەکر دابەزیە نەناو خوێن چەوری دابەزیە پێویست بوو کە تۆوانە بگەڕنەوە بەڵام چەوری معقدنە چەوریە نۆرمالەکان غێر معقد دەکەم. یاری ئەوڕۆکەمە دەستنیشانێکە لەسەر ماسوولکەی پشت. ئەو ماسوولکەی پشتکەوە زۆر لە هاونیشتمانان هەیە دەڵێت من پشتم ژان نەکات یاخود مەسەرەن کۆی چەوری بوون لە تەنیشتەکاندا کۆبوویتەوە یان لە سمتم چەوری کۆبوویتەوە یان لە ڕای دواوم چەوری کۆبوویتەوە. من ئەمڕۆ یارێک دەستنیشان دەکەم بۆ ئێوە خۆشەویست کەوا پێویستم بە دەمبڵەسەکەیە ئەو دەمبڵانە هەر یەک کێشیان 2 کیلۆ دەبێت ئەگەر هات تۆ نەتوانین ئەو دەمبڵەسانش پێیا بکەیت یاخود لە هۆڵ وەرزشی نەبێت لە ماڵەبێ دەتوانین بە دەبەی ئاو دەبەی ئاوەکە 9 کیلۆیە
تۆ لە بدایەتەوە توانین ئەو یاری لە سەنوی کوورەکەش ئەنجام دێ قاچت دەکێوە ژمارە قاچت دەبی ژمارە 11 زۆر گرینگە ئەگەر ژمارە قاچت شێوازی ئەم سەرسوڕاکانی هەبێت ئەمایان زۆر هەڵات تووشی کێشەمان دەکات لەبەرەوە ڕەبتە لەگەڵ عامودل فەقەرەکانت دەستم دامبلۆسەکانە دەستی خۆم دادەنێ و سینگم بەرز دەکەم سینگ بەرزبوونەکەت زۆر گرینگە سەبدا دەبەزم زۆر بە نەرمی دادەبەزم و دەگەڕێمەوە جێگای خۆم ئەو بیارێ بەو کەسانش دەبێت کەەوە دەڵێت من پشتم ئازای تێدایە بەڵام ئازارەکە لە گرفت لە ناو ئامود فەقەرەکان نەبێت لە ناو پشتدا نەبێت بەس لە ماسوولکە دابێت دەتوانێت ئەو یاریە ئەنجام داد لە ماڵێ هەتە بتوانێت بۆ چاکردنی ئەو ماسوولکەی یاخوب بڵێن بۆ بەهێزکردنی ئەو ماسوولکەی دواوە لە هەمان کاتەکەمێک زیاتر دادەبەزم بۆ خوارەوە هەڵەستمەوە دابەزنەکەم زۆر نەرمانەیە چۆکە تۆ کە دادەبەزی هەز دەکەی پشتت دەچەمێتەوە تۆ نایبیچەمێ دەبێت تۆ هەوڵ سینگت لە پێش بێت لە هەمان کاتە تەماشا ماسوولکەی پشت دەکەیت ڕای ئەکێشێت لەبەر پێویستی بە مڕوونە هەیە دای دەبەزێنین دەگەڕنەوە جێگا خۆم جارانەکان کە ئەنجام دەدەیت چوار جار دەزانین ئەندام دێت هەت جاری دەتی کڕات دەتوانین بکەین مەسەڵەن بڵێن ئەمە یەک ئەیژمێرم تا دوو سێ چوار تا دەژمێرم لە پاشدا دەبێت تۆ ڕاوەستیت ڕێستێک بدێ ئەو ماسوولکەی بەڵام زۆر ئاگاداری قاچت بکەوە شێوازی قاچ دانانەکەت هەڵە نەبێت شێوازێکی کو باسمان کرد ژمارە 11 کردنەوەی قاچ ئەتوانین بڵێن 25 سانتیم تا 30 سانتیمیش کێشەنی ئەگەر ناتوانین تاین بە 25 سانتیمکە هەیە ڕانی زۆر ئەستورە ناتوانین قاچی جوولکە بەرەبێتەوە بەس ئەتوانین کەمێک قاچی بکاتەوە دابەزنەکەش ئەنجامدات ئەو یاریکردانە کە من وەرزشوانم یا وەرزش دەکەم لە ناو مانگی ڕەمەزان ئایا من دەتوانم وەرزش بکەم لە مانگی ڕەمەزان دەڵێم بەڵێ ئەتوانی یاریەکانی خۆت ئەنجام دێ بەڵام جارانەکانیان کەمتر دەبێت یاریکردنەکەی دەکەیتە دوای فتار نابێت تێو لە پێش فتار زۆر وەرزشوان هەیە یان ئەوان هاونیشتمانە تازە وەرزش دەکەن دەچن لە کاتی پێش فتار وەرزش دەکەن ئەمەیان زۆر هەڵەیە چکە تۆ لە بەیانیەوە نان نەخواردە لە هەمان کاتیشدا تۆ شەکر ناو خوێن دابەزیە خوێن لە لەشدا فرێدایە خێ نەما بێت و شەکر نەما بێت تو هەڵدەستەکەی سەرسوان و دەستدەرزیم دروست دەبێت ئەم جارشتان بۆ دووبار دەکەمەوە کە باسمان کرد دابەزینەکە بۆ بەم شێوە دەبێت بۆ بەهێزکردنی ئەو ماسوولکەی پشت بەشی خوارەی کەوا زۆر هاونیشتمانن لە ڕاوەستان یاخود لە ئیشکردنی ڕۆژانیان ئازار بۆیان دروست دەبێت بەڵە خۆشەویستان یاری ئەم جارەمان ئەم یارە بکەوە بۆ ماسوولکەی پشت بەشی خوارەوە ئەگەر هاتو ئازار هەبێت چۆن بتوانم چیارێک ئەنجام دەم لەوەی کە بتوانم ئەم ماسوولکەیە بەهێزکەم تا بەرگەی داهاتوو بەخواتان سپێرم خواتان لەگەڵ پەرزان دووبارە ئەم کاتتان باش بەرنامەی پاشریف بە شوێکی ڕاستەوخۆ بەردەوامە لەگەڵتان و ئێستاش کاتی پێشکەشکردنی تەوەری تەندروستیە کە تایبەتە بە سەرێشان لە کاتی بە ڕۆژوگرتن هەروەها هۆکارەکانی ڕۆژوگرتن لەسەر ئەو کەسانی کە نەخۆشی شەقیقیان هەیە ئەوش بە میوانداری دکتۆر عەبدوڕەحمان عەزیز پسپۆر لە نەخۆشیەکانی مێشک و دەمار دکتۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس دکتۆر هۆکاری سەرێشە لە کاتی ڕۆژوگرتن چییە؟ بەڵێ زۆر سپاس دیارە نسبەتی سەرهێشان وەکو بە شێوەیەکی گشتی جیایە لە مەسلەی سەرێشان شەقیقا وەکو شتێکی تایبەت سەرهێشان دواتر دێنە سەر بەڵێ سەرهێشان بە شێوەیەکی تایبەت دیارە بە شێوەیەکی گشتی ئێمە دیارە کەمخەوی دەبێتە هۆی کاری سەرهێشان بە سەرێشانەکانی دای من سەرێشانێکی زۆر تونند نییە درەنگی نان خواردنیان تەرکردنی جەمێکیان دوو جەم لە ڕۆژێکدا دیارەوەش دەبێتە سەرێشانێکی کەم یان خەفیف لەوانەیە کە بخۆیان بە عام سەرێشانیان نییە هۆکاری سێم دیارە ماندووبوون هیلاکبوون ئەوانەش هەر دەبێتە هۆکاری سەرهێشان وەکو شێوەیەکی گشتی کەوانە دیارە هەمویان لە ڕەمەزاندا وجودیان هەیە و بوونیان هەیە بەڵێ دکتۆر باشە ئەگەر کەسێک سەری بێشێت لە کاتی ڕۆژوگرتن چی بکات باشە؟
دیارە سەرێشانەگە هەر بە سەرێشانێکی ئاسایی بێ زۆر کەسەکە تێک نادا زۆری زعاجی ناکە وای لێ ناکە کە شتێکی تایبەتی بۆ بکە بەڵام کەسێک کە شەقیقی هەبێ لە کاتی بە ڕۆژوبووندا گە سەرێشانێکی بە توندی بگریان سەرێشانێکی گران بگرێ لەو کاتەیدا یان پێویستە عیلاج بەکاربێنێ کەەوەش بۆ ڕۆژەکەی دیارە شتێکی چاک نییە یانەوە تا پێویستە بخەوێ ینی خەوتن شتێکی زۆر باشە لە کاتێکە بتوانێت بەڵێ بەڵام زۆر دکتۆر دەڵێن زۆر خەوتنیش کەسانی وایە دەڵێت کاتێک کە زۆر دەخەوم هەڵدەستمەوە تووشی سەرێشە دەم ئەمە تا چەند ڕاستە ئایا بەهۆی زۆر خەوتنەوە؟ بەڵێ دیارە ئێمە بە زۆری ئەوانەی کە سەرێشانی شەقیقان هەیە پێشەوە عیلاجیان بۆ بنووسین ڕێنوێنیان دەکەین پێیان دەڵێن دیارە نووسنەکەیان دەبێت کاتێکی دیاریکراوێ بۆ نمونە لە 6 ساعت کەمتر نەبێت لە 8 ساعتی زیاتر نەبێت قسەکەی جەنابەت تەواوە ئێمە قەت پێمان خۆش نییە کەسەکان لە 8 ساعت زیاتر بخەون بەڵام لە کاتی ئەو کاتێک کە سەری دێشێ کە بخەوێ خەوێک کە پێی دەگەت لە ئیسلامدا پێ دەڵێن قەیلولایان لە ئینگلیزی پێی دەگوتێن ناپیانی خەوێکی کەم بۆ سەرێشانەکەی زۆری استفادە لێ دەکات دەتوانێت سەرێشانەکەی لا ببایان نەهێڵێ دکتۆر ناڵێ زۆر خەوتن زۆر خەوتن باش نییە بەڵام خەوتنێکی کەم بۆ سەرێشانی شەقیقە زۆر باشە دکتۆر چی بکرێت بۆ ئەوەی حاڵەتە ڕوونەدات یعنی کەسی ڕۆژوگر بۆ ئەوەی سەری نێشێت چی بکات باشە ڕێنماییەکانی ئێوە وەکو دکتۆر بۆ ئەوان چی دیارە وەکو باسمان کرد لە مەجموعەیەک شت هەیە کە لە ڕەمەزاندا هەیە بەداخەوە کە سەرێشانی شەقیقە زیاد دەکەن سەرێشان زیاد دەکات بە شێوەیەکی گشتی یەکێک لەوانە تێکچوونی خەو ئێمەدای من پێمان خۆشە و کەسانی کە سەرێشانیان هەیە خەوێکی مەزبوطیان هەبێ خەوەکەیان پچر نەبێ خەوێک بێ بۆ نمونە کەسەکە بتوانێت لەسەر 6 ساعت بخەوێ زوو بخەوێ زوو هەستێ یان خواردنی هەموو جەمەکانی لە کاتی خۆی دابێ ینی خواردنەکانی تاخیر نەکە یان هیچ نەبێ خەوەکەی ئەو کاتانی کە دەخەوێ یان ئەو کاتانی کە خواردن دەخوا خواردنەکانی جەمی کەم بەس زۆر ینی زۆر جەم ناخواردن بخوا بەڵام لە ڕەمەزاندا دیارە ئەو شتانە تۆزێک زەحمەتە بۆ ئێمە پێی دەڵێن هیچ نەبێ خەوەکەی مەزبوطکە خەوەکەی چاکە ینی بتوانێت زوو بخەوێ و زوو بەخەبەر بێ ئەی لە کاتی ڕۆژ و شکاندن ینی بەبەردەوام یاخود ڕژەیەکی زۆر خواردن بخوات یا خۆت خواردنەکە چۆن بخوات شینەمەنیەکە چۆن بخوات تا چەند ساعتێکی دیکە جۆرێکی دیکە خواردنە بۆ نمونە ئەنی میوەیە یاخود شنەمەنیە بڵێ بەدڵنیایەوە لە کاتی بیداتی ڕۆژوشکاندن بۆ ئەوەی گلوکۆز زوو کاتە مێشک سەرێشانەکەت کەمتر بێ باشتر وایە شتێکی شیرن بخۆی شتی شیرن لە هەموو شتێک باشترە بۆ ڕۆژوشکاندن و باشتر وایە بۆ مەسلەی سەرهێشان بیدات کە ڕۆژۆکەت شکاند یان خواردنێکی شیرینیت خوارد کەمێک ڕاوەستی دوای ئەوە بتوانانی تۆزێ ئاو بخۆی دوای ئاو خواردنەکە بتانی کەمێک شلەمەنی بخۆی شتی شلەمەنی و لانی کەم 20 دقەیەکی لەسەر ڕاوەستی ئەوجار بتوانانی دەستکەی بە خواردنی جەمی گەورە ئەو کاتەدا هەم خواردنە جەمە گەورەکەت زۆر پێ ناخورێت کە بەدڵنیاییەوە کە زۆرت خوارد لە دوای برسیبوونێکی زۆر خراپە لەسەر جسمت هەم مەجالت دەداتێت کە تۆ گلوکۆزێکی چاک گەیشتۆتە مێشکێت ئەو سەرێشانەی کە هەتە کەم بۆتەوە ئەو کاتێ دەتوانانی خواردن بخۆی بەس یەک شت هەیە زۆر مهمە دایمەن ئەو کەسانەی کە سەرێشانی شەقیقیان هەیە لەگەڵیدا زۆر جار هێڵنجیان هەیە یان ڕەشانەوەیان هەیە لەو کاتێک کە ڕۆژەکەی دەشکێن احتیمالە هێڵنجی هەبێ بۆ ئێمە دایمەن ڕێنوێنیان دەکەین ئەو کەسانە کە شتێکی شیرن بخوا دوایەوە بتوانێت یەکسەر بتوانێت حەبێکی بخوا کە حەبەکە هێڵنج حەبی دژی هێڵنج یان حەبی ڕەشانەوە بخوا بۆ ئەوەی لە کاتی ناخواردندا تووشی هێڵن زۆر ڕەشانەوە نەبێ بەڵێ دکتۆر زۆر جار دوای ڕۆژ و شکاندن ینی کەسانێک هەن سەریان دێشێت دەڵێ جەڵا پاراسیتۆلێک دەخۆم یانیژەوە تا سەری دەبەستێت ئەمادا تا چەند ینی باشە و بە شێوەیە ینی حەب بخوات بە تایبەتی حەبی پاراسیتۆل بڵێ دیارە ئەو کەسانی کە زۆر جار دەیانبینی سەریان دەبەستن ئەوانە بە زۆری ئەو کەسانن کە سەرێشانی شەقیقیان هەیە بۆیە چکە سەرێشانی شەقیقا کەسەکە هەست بە توندی سەر دەکە یان بەگرانی سەر دەکا ناچار دەبێت کە سەری بەستیوانەی کە سەرێشانی شەقیقیان نییە حتا کە بە ڕۆژوش بێ سەرێشانێکی خەفیف دەگرێت ئەو کەسە ناچارە کە شتێک بکە یان دەبێت حەبێکی موسەکین بخوا یان دەبێت هەندێک بیشێلن یان دەبێت ئیسراحەتێک بکات تۆزێ بخەوێ ناچارە شتێک بکە دکتۆر ئەوانی شەقیقە نا جارێ دواتر دێنە سەر شەقیقە ئەوانەی کە سەرێشانێک دەیانگرێ و یەکسەر پڕ دەدەنە پاراسیتۆلێک دەیخۆن ئەمە تا چەند گونجەوە ئایا حەبی پاراسیتۆل بەڕاستی ینی چارەسەرە ئایا سلڤیاتی شینیە بڵێ دیارە هەموو حەبێک مادەی کیمیاییە هەموو مادەیەکی کیمیاییش بەشی خۆی خراپی هەیە بەڵام لە هەموو حەبەکان کە کەمتر مزعافاتی هەبێ حەبی پاراسیتۆڵە لە هەموو حەبەکان کەمتر مزعافاتی هەیە بە تایبەتی لەسەر مەعیدە و لەسەر شوێنەکانی تر کەمترین مزعافاتی هەیە
ئێمە دایمە دەڵێن کەسێک کە سەرێشانی بگرێت کە بە پاراسیتۆڵی چاک ببێ هەنی شتێکی باشە. باڵ دکتۆر بابینە سەر نەخۆشی شەقیقە. بەڵێ ئایا ئەو کەسەیە کە شەقیقەی هەبێت دەتوانێت بە ڕۆژوو ببێت؟ بەدڵنیاییەوە دەکەوێتە سەر جۆری شەقیقەکەی ئێمە دایمەن شەقیقەی هەمانە هەندێک کەسەیە شەقیقەی هەیە بەس شەقیقەکەی بە شێوەیەکی زۆر کەمە یان شەقیقەکەی بۆ فترەیەکی زۆر نامێنێتەوە ئەو کەسانە بەدڵنیایی دەتوان بە ڕۆژوو بن حتا ئەو کەسانەی کە سەرێشانی شەقیقەی توندیشان هەیە دەتوان بە ڕۆژوو بن بەس بەو شەرتەی ئیلتیزام بۆ عیلاجانەوە بکەن کە دکتۆر بۆی دەنووسێ بۆ کەمکردنەوەی سەرێشانەکە نەگۆکو موسەکین بەکاری دێنێ چونکە تۆکە ئیلتیزام بۆ عیلاجانەکە ڕێژەی سەرێشانەکانت زۆر کەم دەبێتەوە لەو کاتێ دەتوانێت ئیلتیزام بە ڕۆژۆکەی بکا بڵێ بەڵام بەو شەرتەی خەوی خۆی تێک نەدا نەک دانیشێت تا پارشێ و دوای بەیانی وەختی بەیانی نوێژی بەیانیش بکە و جا بخەوێ و بەیانی ساعاتان شتێت تاوان سەرێشانەکەی زیاتر دەبێت ئێمە دایمەن ڕێنوێنیان دەکەین شەوان زوو بخەوێ بۆی تا وەختی پارشێ و خەوێکی باشی کردبێ نیو ساعاتێک سێ چارێک بەخەبەر بێ وەختی پارشێ و دوای بخەوێتەوە خەوەکەی مەزبوط دەبێت لەلانی خەوەوە سەرێشانەکەی زیاد نابێ ئەوەی کە کاریگەری لەسەر دەکات بەس خواردنەکەیە لە خواردنەکەش ئەو کاتێ دەتوانانی کاریگەریەکەی زۆر نەبێ بەڵە دەتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام دەبێت ڕێنوێنیەکان جێبەجێکە خەوەکەی بە باشی بکە وزایدن ئەو عیلاجانەی کە دکتۆریش بۆی نووسیوە بۆ کەمکردنەوەی سەرێشانی شەقیقەیان بۆ کەمکردنەوەی ڕێژەی سەرێشانەکەی ئیلتیزام بۆ عیلاجانەوە بکە بەڵە دەتوانێت دکتۆر لەسەر ڕێنماییەکانت بەردەوام دەبێت بەڵام دوای ئەوەی کا بچینە دهۆک و هەروە سلێمانی پەیامنێرانمان و هاوکارانمان ئالان حوسێن لە دهۆکەوە لەگەڵماندا دەبێت هەروەها پەیامنێرمان منیر سەلیم لە گوندی کارێسکڵاو لە سلێمانیە و کە لە سنووری پارێزگای سلێمانی بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندا دەبێت ئێمە لە سەرەتادا ئاماژەمان بۆ کرد بووکە ئێمە نەک تەنها لە نێو شارەکەم بەڵکو لە گوندەکانیش چۆنیەتی بەڕێوەچوونی پاششیفتان بۆ دەگوازینەوە سەرەتا لە ئالانەوە دەست پێ دەکەم و دەستمە دهۆک ئالان ئەفدەمێتە باش پاششیف نها لە دهوکێ چاوا بڕێڤە دەچێ هەروەها تونها کودەری بله افدامتا باش اسنیکل سنتر باجری مل بازاری کوکی تدبینیل پشمن بازاری والایا و خلکی که بشین روجا سیب خوشی در باز کرد بروجا چاری قستامالن خوی کریا و بو پاشیوه برینی که خلکی که الویره ها بشین لوینه که بو خلکی که تهاتو چول بازاری بو ل نیکه وقت بشین دم پاشیوه و خلکی که قستامالن خوی کریا بریانی که امن ناف بازاری بو اینکو پتریا دکاندار و بشین گازندان داد کرد کوی قیرانی کارت کرنک لسر بازاری کریه هر دیس آمد ویت آماجه پند بدم کل دو که بجین روزین دست به کار رمضانی و خلک کند قصد بازاری نکرد لی بره بره و بجین روزین رمضانی بچن بازار خوشتر لیدت بتر خلک قصد بازاری کرد بهندی که خوب برهف کردن بو جشن رمضانی وکی تدبینی کنی که بازار جی خالیه و کس لی نمایه بەڵێ ئالان ینی ئەمێ دانی دڕۆژێن داهاتی ژیدا ئەمێ ببینن جۆڵا بازاری وێ کارتێکردن وەرە سەرکردن ینی وێ قەرەباڵقتر ببە ژوی شوێی و نهایی دانی ڤاڵە ئەم دەبینن ئالان ئەس دەزانم تا هاش دەنگێم هەیە ئەە ئەس دەبێشم ینی دڕۆژێن داهاتیدا وێ بازارên دووکێ قەرەباڵقتر ببن وێ ینی ئەمێ جۆڵەیە بازاری ببینە دەچەند ڕۆژێن داهاتیدا بله بازار دوی که بجین هر سال و سال کل روشن دست پی که کیمیا خلکید بیت قیران دارایی کارت کردن هبیتن کل بجین بازار یه خالیه یه والای بس با بجین روجت بید برابر خلق دی پتر قستا بازاری کردن سرای هندی کو قیران دارایی بیت ل خلق یک پتر دی قستا بازاری کردن دراوش کادی بیتن خوشی کادی بیتن وقتی تدبینی کنی که بشین بازار والا لی برینی که خلکی که له بو وقتی من برینی که جامعه پیدای کو از بری چندم جمعه رگال نو بازاری بوم دکاندارا پتر بشین گازن داند کرد کو قیران داری کارتی که نل کلی کریه لی لجنان بشین دیفچونا بهایانجی بردام کار خود کردن بس با وقتی بشین خلکی که دادیار کردن کو نها اف لجنه راست شل خود کرد و دیفچونت کرد لی روزن دمای رمضان از بارم گازن دل هندت کرد کو
روژین دمایان رمضان بازار بجین بهای تشتا پتر گرانگ بیتن آلان حسین نوچگاهانی مجدو که تد گلم ابی گلک سپاس ان شاء الله دروژن دهاتی ده آلان امیوا ج لزاخو لآکری لآمیدی جمعیوا ببینن به هر حال گلک سپاس جبویتا برازان استال دو کو د چینا سلیمانی گوندی کاریس کلاو پیامنرمان منیر سلیم بشوی که راست خو لگل مانه منیر ام کاتت باش لای ما کشو هوای که زور خوشنیا و خول دبارت دمی بزانم لای تو کشو هوای که چونه و خلقی گوندی کاریس کلاو چون پاشیف دکنوا ئەو کەت باش دلۆڤان سڵاو لە تۆ لە میوانەکەمان لە بینەرانی بەڕێزی کوردستان 24 لە تەواوی موسڵمانان بەڕاستی پیرۆزباییتان لێ یەکەم وەڵاهی من بە پێشوانی ئێوە ئەو هەوا زۆر خۆشە پێ دەچێت لە خوار ینی بیستەکانەوە بێ من دڵنیام لەوە چونکە هەندێک تەزوو بە گیانمانان دێت دلۆڤان ئێرە گوندی کارەسکڵاوە گوندی کارەسکڵاو دەکەوێتە دووری 20 دقیقەیەک تقریبان دەوروبەری شاری سلێمانی لە باکووری خۆرئاوای شاری سلێمانی گوندێکی خنجیلەیە هی بنەماڵەیەکە با بڵین ئەمام و ئامۆزا و برازا و خۆشکەزا و ئیترەوەی کە شوو ئەکاوەوەی کە زەواجەکە لەم گوندا پارچە عەزەیە هێنێ و بۆ خۆیان دلۆڤانەگە تۆش بێ لێرە زەواجکەی بۆ خۆی ئەبیدە خەڵکی ئەم گوندە خەڵکی ئەم گوندە خەڵکێکی ئەوەن دەست و دڵسەخین ینی ماڵباتێکی زۆر محتەرەمن بەڕاستی لێرە با باسێکیش بۆ بکەم باسی پارشێوی ئێرەت بۆ بکەم دلۆڤان هەر بۆ بینەرانی بەڕێزیش بۆی بزانی خواردن و پارشەوکردن لێرە وەکو شوێنەکانی تر نییە لێرە دەست و دڵێکی سەخاوەتیان هەیە مریشکی کوردی مامر برنجی کوردی بە خۆ دەزانی بەدەست و پل بە ناخورێ بە کەوچک هەر چۆنێک بێ با زۆر لەسەری نەڕم من ڕکلامیان بۆ ناکەم نەڕاستیا بە هەروان ینی من ناڵێم ئەوان ینی ئێمە شتێکی لەومان خواردەوە بەڵام پێ ئەچێ بیخۆین ینی دلۆڤان بەبێتەوە ناخۆش یانەوەنە ئێمە ئێستاوە خزمان لێ دانیشتونە دەمێکیش ڕامان گرتوونە بەڵام هەر بۆ خۆیان ینی بە سەبرتر بوون لە ئێمە دلۆڤان ئێمە وردە وردە لەگەڵ کاک بەرهەم جەمالی وێنەگرا دەچینە لای خزمان جا لەوێ لە خزمان دیارە دانیشتون ئەو جامەدانی بەسەرە ئەوە مام عەلیە مام عەلی براگەورەی ئەم ماڵباتەیە خزمینە ئەم کاتان باش هیوادارم سەلامەت بن ڕەمەزانتان پیرۆز بێ ما بن بێمە چۆوە هینە بە من بمە ئێرەوە بەرهەم تۆ وێرە ئێرەوە ئەچمە لای مام عەلی نا زۆر تەبیعی دانیشن مام عەلی جان ئەم کاتت باش پێم بڵێ من ئێستا پێش کەمێک باسی وەڵایی ئەو کوسەی بۆ چاکەمە دانیشەوە مسەوەرم زەحمە نەبێ باسی ئەوەم کرد کە ئێوە ینی خواردن لە ڕەمەزانە با لەوە دەست پێ بکەین جاستە باسی تریشەکەین خواردن لە ڕەمەزان لە لادەیە خۆشترە تا لە شار بەڕاستی ئێوە چی ئەخۆنە پارشەوە وەڵی بەنیسبەت ئێستای ئێمە تقریبان وەکو عامی کوردستان بەڕاستی پارشێوان وەکو زوو نیە ئێستا هەموو خواردنێکی باشەیە ئەو خواردنانە لەگەڵ زووە فەرقی زۆرە بەڕاستی ئێمە کە بە ڕۆژین ئاغڵەبی پارشێوان برنج و گۆشت و ئەو شتانە ئاخۆین من نەمود من ئێستا وتم بە دلۆڤان ئێستا چاوی لێ من و تۆیە لەگەڵ بینەرانم وتم مریشکی کوردی و بەڕۆنی حلەوها بەڕۆنی کوردی خۆمانەوە وەڵی تەڤەن ئەوەش دەگەر بێ شتێکی چاکە ئەوەش ئەخورێت ئەوەش ئەخورێت دەرەوەڵا تەمەنی بنیایم و هەروەها وزە ژیا بە ڕۆژوان ئەی تەبعەن وایە وەڵا شتی کوردی کوردەواری زوو بۆیە خەڵک باشتر و ئەو نەخۆشیانەی نەبوو برنجی کوردی و مریشکی کوردی و ئەوە خواردنیان بوو بەڕاستی بەس ئێستا ئەو خواردنانەی زوو نەماوە مام عەلی بۆم باسکە جەنابتان کە بە ڕۆژوو ئەبن مەسەن لە گوندێکی وەکو ئەم گوندەی جەنابتانە ینی بەچیەوە سەرقاڵن وەڵای ئێمە تقریبان زۆری بە حیوانداری و ئەو شتانەوە سەرقاڵین ینی حیوانداری وەکو چی ینی چییە عیب نەبێ مەڕ و ماڭا و بزن و ئەو شتانە کەواتە ماستی کوردی و دۆی کوردی و کەرەی کوردی و ئیتر ئەوانەش هەموو هەیە ئەو شتانە مشێ بەڕاستی زۆر زۆر لە خۆشمان زیاد لەخوا بە زیاد بەشی خەڵکی لێن ئەرەوەڵا ئێمە نا ینی بەس خەڵکی ترانی ئەرەوەڵا هەموو خەڵک مستەفیدە لێ لەخوا بە زیاد بێ ئەوەی کە ڕوو کاتێرە ئیشەڵا بەبێت دۆ خواردن ناڕوە چاوە لێ بوو دلۆڤان ئاوەرە بۆ لای من بەرهەم ینی ئەها دلۆڤان پێم وتن ئەمە لەوە ئەچێ من دڵنیا لەمنەوە بەڵام خەریکە بەرەبەر دڵنیامانەکەنەوە قوربان بابێمە خزمەت جەنابەت هەلێرەوە سپاس مام عەلیجان ناوی خۆتم پێ بڵێ نام دارە دارا عوسمان کاک دارام
جەنابەت ئیشوکارت چییە؟ من زیاتر بڵێن ڕاستە لە ئەم گوندەدا نیشتەجیان بەڵام بێشوکاری حیزبی و مەشغوڵم لەو بوارەیە کە براکانم زیاتر بڵێن بە حیواناری و باغداری ئەوانەیە مەشغوڵن خۆم ئەو مەجالە بۆ نەڕەخساوە کە بڵێن بۆ مەشغوڵم. باشە ئەو هەوای ئەم گوندە ئەم شەو من بە هاوکارەکەشم وت کاک دلۆڤان ئەوان لە هەولێر وتی گەرمەوە ینی ئەوەیە بەڵام لێرە زۆر فێنکە زۆر خۆشە بە ڕۆژە چۆنە؟ بە ڕۆژی ژێرە فەرقی هەیە بەڕاستەکەی بڵێن ئەگە مەقارنێکی بە سلێمانی ڕاستە لە سلێمانی و نزیکە بەڵام لە هەمان کاتیشدا هەواکەی فەرقی هەیە لەگە سلێمانیە. سلێمانیش تاوان نەگەرتەوە مەقارنێکی بە هەولێر هەر سلێمانی فێنەکترێکە بە حکمی ناوچەی شاخاوەکەی ئەو هەوای ئێرە پاکترێکە دار و سەوزایەکی زۆرتری تیا هەیە ئەویش تەبان ئەو دار و سەوزای تاسیرەکات سەر ئاو هەوا کەشینکە پاک بێ. باشە ئەم گوندە هی جەنابتانە ینی بە گوندی جەنابتان با بڵێن هی خزمانی خۆمان با بڵێن ئەوە ینی ئێوە لە نێوان خۆتانە زەواجەکەن ینی لە نێوان خۆتانە یا ئەچنە دەرەوەی خۆتان و دەدرەوە ئەهێن و سادرە واردە هەیە ینی بەڵێ بەدڵنیایەوە لە ناخۆشمانام زەوازە هەیە و بەڵام لە دەریشەوە زیاتر خزمەتەکانمان زیاتر بڵێن پەرژ و بڵاو کردوێتەوە لە ناو هەم دێکانی دراوسێشمان و لە دەرەوەی دێکانی دراوسێشمان بڵێ. زۆر باشە من سپاسی جەنابتانەکەم بەڕاستی با بچمە لای کێوە جەنابەت ئیشت چییە؟ من خوێندکارم بەس ئیشی حیوانم شیشەکەی. خوێندکار و ئیشی حیوان شیشەکەی زۆر باشە. چۆن ئەو دوانە لێک یان لێک گیر بوون ئەو دوو ئیشە یان تەسیر ناکاتە کاریگەری نییە لەسەر خوێندنەکەت مەسەڵەن؟ کاریگەری هەیە؟ کاریگەری نییە بۆیە بە حکمی خوێندنەکەشەکەم بۆ کرێت و حیوانارەکەشمان بۆ پێم بڵێ زۆر حەزت لە کرێ یا ماست؟ وەڵا ماست خۆشترە. ماست خۆشتەوانیە بەیانیان لەگەڵ زەڕەی چای پیاڵی زەڕەلی ئەوسا هەبووە زەڕەیە هەو هیوادارم سەلامت بی. با بچمە لای ئەو پیاوە بەڕێزەوە ئادەی جەنابەت ئەم کاتت باشتر بە جەنابە باش بەخێراتن بە ڕۆژووە بیوانە بەڵێ قوبولیکە تینو دەبێ ناوەڵە ئەی ئیش و کار چییە؟ وەڵای ئیش و کار باخۆشتمە لە دەوری ماڵ و خزمەتی باخانجی روشتی واکەی ژنی هێناوە؟ بەڵێ ئەی لێ ڕازیە؟ بەڵێ زۆر زۆر لێک ڕازی بوو برە وام پێوتی هەرە بوو وام وتایەتخوا ئەی چێشتی خۆشە خۆنێرە وەڵا بەڵێ چێش زۆر خۆشە خۆی قەیرانی دارایی و ئابووری کاریگەری لەسەر خێزانی ئێوەدانە ناوە بە هیچ شێوەیە لەخوای گەورە لەخوا بەزیاوی هەموو ماڵەکان زۆر باش لەخوای گەورە بەزیاوێت مەمنونی جەنابتانم دلۆڤان جا میوەی خۆشیش هەیە خوا ها لێرەوە ئەوە ینی بەبێ ئەوە ناخۆش بەڕاستی بەبێ بینەرانی بەڕێزیش ناخۆش دلۆڤان جان ئینجا ئێرە غیری ئەوە حەوزە ئینجا دەنگی با بڵێن حیوان و سیسرک و ئەوانەش هەرێتە گوێمان خۆشە ینی جوێکی زۆر خۆشە بۆ من نا ینی لەبەر خاتی ئەوان ناڵێم ینی کە ڕەمەزان 40 ڕۆژ بۆ هەیە بەڵام بۆ ئەم گەشتانە ئێمە لە ڕاستیە هەم گەشتیشەوە هەم پرۆگرامیش پێشەژەکەین هیوادارم هەموو لایەک سەلامت بێ کوردستان ئاوەدان و هەمیشە ماڵی ئێوەش ئاوەدان بێ. منیر سەلیم زۆر سپاس بۆ تۆ کە لە گوندی کارسکراو بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵام بووی هەروە سپاس بۆ ئالان حوسێن کە لە دهۆکەوە لەگەڵمان بوو. منیر پێما بێت تۆ خۆت بۆ مریشکی کوردی ئامادە کرد و بەڵام دەرنەچوو لە ڕۆژانی داهاتوو بەیانی دوو بەیانی لە گوندێکی دیکە بتبینین و لەگەڵمان بە شوەیەکی ڕاستەوخۆ بەشدار بی. زۆر سپاس و لەو گوندانە ئیشەڵا ئەو کات مریشکی کوردی دەخۆت. زۆر سپاس بۆ بەشداریتان لەگەڵمان هەروەها بۆ هەوڵاتیانەی کە قسەیان بۆ کردی منیر. بەڕێزان دووبارە لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمان عەزیز پسپۆر لە نەخۆشیەکانی مێشک و دەمار بەردەوام دەبین لەسەر ئەو کەسانی کە نەخۆشی شەقیقیان هەیە لە مانگی ڕەمەزاندا پێویستە چی بکەن. دکتۆر ینی کاتی وەرگرتنی دەرمان بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شەقیقە دەبن لە مانگی ڕەمەزاندا ئەو دەرمانانەی کە وەری دەگرن لە مانگی ڕەمەزاندا چۆن دەبێت بەکاریان بێن؟ بڵێ دیارە ئێمە بۆ مەسلەی ڕێشانی شەقیقە دوونەوە عیلاجمان هەیە دائیمەن. هەندێک عیلاجمان هەیە کە بەدائیمی دەیخوا هەموو ڕۆژێک دەیخوا، هەندێک عیلاجشمان هەیە وەکو موسەکین لە کاتی سەرێشانە دەیخوا. دیارە عیلاجانەی کە وەکو بەدائیمی دەیخوا هەموو ڕۆژەکان دەیخوا ئەو عیلاجانە بۆی تەرتیب دەکەین لە کاتی ڕەمەزانەدا بۆ نمونە کە پێشتر ڕۆژی 3 جاری خواردبێ ئێستا بۆی دەکەینە ڕۆژی 2 جار
یان جورعی زیاتری دەدەینێ بەس بە ڕۆژی دووجار دەیدێنێ بەڵام وەکو حەبەکانی موسەکین کە لە کاتی سەرێشانەدا ئەو کەسێک کە بە ڕۆژوو ناتوانێت دیارە لەو کاتەیدا حەبەکەی بخوا بەڵام زۆر جار بەکاری دێنین وەکو شێوەی دەرزی لێدان یان بۆی دەکەینەتە حامیل زیاتر لە کاتی ڕەمەزانەدا بۆی هەم ڕۆژەکەی نشکی و هەم تووشی سەرێشانێکی ناڕەحەتیش نەبێ. بەڵێ دکتۆر ئەو کەسەیە کە شەقی هەیە چی بکات تا لە کاتی بە ڕۆژوو گرتن ینی تووشی ئازار نەبێت؟ بەڵێ دیارە شکی تێدانی ئەو کەسانەی کە شەقیقیان هەیە لە کاتی ڕەمەزانەدا زۆرتر تووشی سەرێشان دەبن وەکو پێش دەرباسمان کرد بە حکمیەوەی کە هەم خەوەکەی تێکدەچێت هەم خواردنی تێکدەچێتەوەوانە دوو هۆکاری سەرەکین بۆ سەرهێشان بەڵام ئێمەدای من تەوسییان دەکەین کە محاولە بکە هەرچۆنێکی بێ خەوەکەی زۆر لە خۆی تێک نەدا محاولە بکە زوو بخەوێ بۆ ئەوەی هەر هیچ نەبێت تێرخەو ببێ دای من پێشان دەڵێن ئیلتیزام بە عیلاجەکانی خۆیەوە بکە و عیلاجانێک کە هەیەی و لە کاتی عیلاجە مستەمڕەکان عیلاجە بەردەوامەکان بۆ کەمکردنەوەی سەرێشانی شەقیقا لەسەری بەردەوام بێ نەک تەرکی کاوازی لەویش بێنێت چکە کاتە سەرێشانەکەی زیاتر دەبێت و پێشی دەڵێن عیلاجی موسەکین بەکاربێنێ لە شێوەی تەحامیل لە شێوەی دەرزی بۆ ئەوی زۆر ناڕەحەتی نەکات سەرێشانەکە. بەڵێ دکتۆر ئایا پێویست دەکات ئەو کەسانی کە شەقیقیان هەیە پێش بە ڕۆژوگرتن یاخۆ پێش مانگی ڕەمەزان سەردانی دکتۆر بکەن؟ لە زۆربەی کاتەکاندا نەخێر لە زۆربەی کاتەکاندا پێویست ناکات چونکە دکتۆر دایمەن پێیان دەڵێ و کەسێک کە دەچێتە لای دکتۆر پێی دەڵێ کە لە کاتی کە تۆ خواردنەکەیان خواردن لە کاتی جەمەکاندا نەبێن جەمت لێ تێکچیان جەمەکان تاخیر بێ سەرێشانەکەت زیاتر دەبێت لەو کاتێدا پێویست بۆیە کە عیلاجی موسەکین زیاتر بەکاربێنی و دیارە عیلاجی موسەکینی جۆکو باسمان کرد لە ڕەمەزانەدا زیاتر بە شێوەی تەحامیل یان بە شێوەی دەرزیە دەرزیش تۆزێک زەحمەتترە بەس بە شێوەی تەحامیل بە ئاسایی دەتوانێت بەکاری بێنێ. بەڵێ دکتۆر کاریگەری وشک بوونەوە و ئاو نەخواردنەوە ینی لە سەرمێشک چییە بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا؟ زۆر کاریگەری چوای نییە بۆ مەسەری سەرێشان دای من زیاتر خواردنەکە کاریگەری هەیە بەزۆکو ئاو زۆر کاریگەری نییە بۆ مەسەری سەرێشان. ینی ئەو کەسێک کە سەری بێشێت ینی ئاو خواردنەوە بۆی پێویست نییە؟ بۆ هەموو کەس ئاو خواردنەوە پێویستە بەس کاریگەری ئاو بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سەرێشان نییە. بەڵێ دکتۆر خانەکانی مێشک زۆر هەستیارن ینی لە وەرزی گەرمە چ کاریگەریەکە ئێمە دەبینن مانگی ڕەمەزان ینی کەشوهەوا گەرمە ینی ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر خانەکانی مێشک بە شێوەیەکی گشتی وەرزی گەرما زۆر کاریگەری لەسەر سەرێشانی شەقیقە نییە بەڵام دای من جەوگۆڕین کاریگەری لەسەر سەرێشان هەیە بۆ نمونە کەسێک کە دەچێتە دەرەوە گەرمای دەبێ عارەقە دەکاتێتەوە ماڵێ لەبەر سپلی دادەنیشێک تووشی سەرێشان دەبێت یان کەسێک کە مەسەرەن سواری سیارە دەبێت زۆر گەرمە سیارەکەی دوایی تەبریت پێ دەکا و تەبریدەکەی لی دەدا و لەو ئارەقەی دەدا ئەو کاتانە تووشی سەرێشان زیاتر دەبێت بەڵام ئەو کاریگەریە وەکو لە ڕەمەزان و لە غێر ڕەمەزاندا هەروەکو یەکە کاریگەریەکەی فەرقی نییە. ینی دکتۆر لەو حاڵەتانەدا چی بکات باشە ئەو لە کاتی جەوگۆڕین؟ بەڵێ ئێمە دای من پێیان دەڵێن ئەو کاتاری کە مەسەلەن کەسێک کە عارەقەی دەکە یەکسەر نەچێتە بەر هەوا یان زۆر جار هەوا ڕاستەوخۆ لە کەسەکە نەدا ینی زۆر کەزاوانە پێمان دەڵێن دکتۆر کە سواری سیارە دەبمیان کە بۆ نمونە تەبریت پێ دەکەم یەکسە سرم دێشێ ئێمەش دەڵێن ڕاستە بەڵام ئێمە دای من تەوسیەی دەکەین تەبریت پێکە بەڵام هەواکەی لە جامەکەی بدایان بخاتە ژێر پێیەکانی ئەو کاتەی کاریگەرێکی بۆ شێوەیە زۆر نابێت. بەڵێ دکتۆر گرنگترین ڕێمایی وەکو ینی دکتۆر لە پسپۆر لە بوارەکانی لە نەخۆشی مێشک و دەمار بۆ ئەو ڕۆژوگرانە چییە کە نەخۆشی شەقیقیان هەیە یاخود زوو تووشی سەرێشە دەبن؟ بڵێ وڵات ینی وەکو بۆ بەنسبەتی ڕەمەزان مەبەستە وەنیە بەنسبەتی ڕۆژ و ڕەمەزان دای منەمە پێیان دەڵێن ینی بەس ئیلتیزام بە عیلاجەکانیەوە بکە ئەو عیلاجانەی کە بەکاری دێنی ئیلتیزامی پێوە بکە و دای من خەوەکەشی لە خۆی تێک نەدا ینی کەم نەخەوێت چونکە زۆربەی خەڵکی ئێمە وای لێ هاتووە لە ڕەمەزاندا زۆر کەم دەخەوێت یان خەوەکەی بە شێوەیەکی زۆر نامڕەتەب و ناڕێکوپێکە پێیان دەڵێن خەویان تەرتیب بکەنەوە ڕێکوپێککەنەوە و عیلاجەکانی خۆشی بە ئیلتیزامەوە بەکاربێنێ و دای من بۆ مەسلەی خواردن هیچ چارێکیان نییە ناتوانێت خواردن بخوا لەو کاتانەش کە سەرێشانی هێشایان سەری هێشا دەتوانێت عیلاج بە شێوەیەکە بەکاربێنێ لە ڕێی دەمەوە بەکاری نێ بەس دەتوانێت لە ڕێگای ترەوە بەکاری بێنێ بۆی توش سەرێشان نەبێت. دکتۆر جیاوازی هەیە لە نێوان خەوتن بە ڕۆژ با بڵێن و خەوتن بە شەو زۆر جاری وایە کەسانێکیان بە شەو ناخەون بە ڕۆژ دەخەون ئایا ئەمە کاریگەری هەیە؟ بەڵێ ئێمە دایمە بەشێکمان هەیە لە خەو کە پێی دەگوترێت خەوی قوڵ خەوی قوڵ لە هەردووکیاندا هەیە لە کاتی شەودا هەیە و لە کاتی ڕۆژیشدا هەیە بەس ئەو خەوی قوڵی کە لە کاتی شەودا هەیە لە کاتی ڕۆژدا نییە بەڵێ لە کاتی ڕۆژدا نییە و زۆرترین ئیسیفادەش کە ئینسان لە خەوی دەکات لە خەوی قوڵدا ئیسفادە دەکات چونکە لەو کاتیدا مێشک بە تەواوی ئیسراحەت دەکات
بۆیە خەوی شەو ئەکید زۆر باشتر لە خەوی ڕۆژ بەڵام کەسێک کە نتوانێت بە شەو بنوێت بە ڕۆژیش کە تاویزی کاتەوە هەر باشتر لەوەی کە تاویزی نکاتەوە و زۆر مهمیشە لە خەودا تۆ خەوەکەت تەنزیمی تێدا بێ خەوەکەت لەسەر یەک بێ خەوی پچر نەبێ زۆر کەسێ مەسەلەن شەو 2 ساعت دەخەوێت دوایی هەڵدەسێ ئیشێک دەکات دوایی ساعتێکی تر دەخەوێت دوای بە ڕۆژی 2 ساعت دەخەوێت بە هەمووی 5 ساعت خەوتووە یان 6 ساعت خەوتووە بەڵام دای من هەست بە هیلاک و ماندووبوونی دەکات بۆ لەبەرەوەی خەوەکەی تەنزیم نییە ڕێکوپێک نییە چکە تۆ دەبێت فترێک بخەوی هەتا دەکەوێت خەوی قوڵەوە احتیمالە تۆ مەسەلە لە ڕۆژ و شەوێکدا 3000-4000 بخەوی بەس هەموو جارە ساعت و نیەک 2 ساعت دەخەوی لە هیچیاندا ناکەوێت خەوی قوڵەوە لەو کاتانەدا تووشی سەرێشانێکی زیاتر دەبی لە کەسێکی کە خەوەکەی بە منتەزەمی ڕێکوپێک بێت دکتۆر عەبدوڕەحمان عزیز پسپۆر لە نەخۆشیەکانی مێشک و دەمار زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادەبووی زۆر سپاس بۆ ڕێنماییەکان هەروەها بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان زۆر سپاس بەڵێ بەڕێزان لە مانگی ڕەمەزاندا زۆر جار دەگوتری ئەوانەی کە هاژارن یاخود کەم دەرامەتن یاخود ئەوانەی کە ئاوارەن ڕەوشیان سەختتر دەبێت ئاوارەکان پێش هاتنی مانگی ڕەمەزانیش لە نێو کەمپەکاندا بارودۆخیان خراپە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە زۆربەی کەمپەکانی جیهان و بەتایبەتی ئەو کەمپانەی کە پەنابەرە سووریەکانی تێدان لە لوبنان ئەو کەمپانەیە کە دروست کراون بۆ ئاوارە سووریەکان ئێستا ینی لە دۆخێکی خراپدانەوە ئاوەرەنە ئەمەشە بۆ دەکەن کە دەڵێن پێش هاتنی ڕەمەزان ڕاستە بارودۆخی ئەوان سەخت بووە بەڵام دوای هاتنی مانگی ڕەمەزان بارودۆخی ئەوان ئێستا سەختتر بووە ئێستا ئێمە پاکێژێک لەم بارەیەوە دەبینین. Di kampên penaberan de li Bakurê Lubnanê gelek malbat weke malbata Abdulkerîm hene. Meha Remezanê dûrî welatê xwe derbas dikin û li jêr rewşeka aborî û derûnî xirab. رمضان اللي كان يمر علينا بسوريا غير هون بكتير يعني لأنه هون جو رمضان ما لسوريا جدا بو ام زحمتيك مزن د پیدا کرنا کار ده دبینن آلیکاری جی نما وک برنه کمتر بونه هر مالباتك تن یک صندوق خوارن دگه يعني صارت تجي للعيلة كرتوني وما عم تجي يعني بنوب. عبدولكریم جی باجاروک قصر ای سوری و پشتیکو باجاروکی وی د سال 2013 ده لسر دست رژیم ویران بونه 4 سال وی للبنان و لگل مالباتا خو د کامپ عکار ده دجنی. بالنسبة لرمضان الحمد لله رب العالمين بس المساعدات علي سپاس بخودی آلیکاری که من هنوکی سالم بوری گرم جی روشا مال سوریه باشتر بو تاوی اسکورم لی من کاری بو کار بکم لیل ور تنه پشتا خواه با آلیکاریان گیره ددم ما أقدر أشتغل يعني إلا إذا جانا مساعدات ما في. ji destpêka şoreşa Sûriyayê nêzîkî 4.2 milyon kes penaber bûn. 1 milyon ji wan jî çûne welatê Lubnanê. Di dema ku hejmara xelkên Lubnanê 4 milyon welatîne. Her wiha 13.5 milyon kes di hundirê Sûriyayê de pêwîstiya wan bi alîkariyê heye. 6 milyon ji wan zarok in. İvan Umar, Kurdistan 24. بەڵێ بەڕێزان بەرەو کۆتایی بەرنامەی پاشتیوی ئەمڕۆژ دەڕۆین و لە ڕۆژانی داهاتوو لەگەڵتان بەردەوام دەبین وەک بینیتان ئەمڕۆ لە ئەوروپا و هەروەها لە شارەکانی باشووری کوردستانەوە پامێرەکانمان کار و چاڵاکی کۆمەڵایەتی و ئاینەکانیان بۆ ئێوە گواستەوە و هەوڵ دەدەین لە ڕۆژانی داهاتوو بە هەمان شێوە بەردەوام بین. بەڕێزان وەک ئەمڕۆ بینیتان دوو تەوەری بەرنامەی پاشتیو دوو تەوەری ئاینی و هەروەها تەندروستی لە خۆ گرتبوو بۆ ڕۆژانی داهاتووش بە هەمان شێوە لەگەڵتان بەردەوام دەبین و لە کۆتایی هەموو بەرنمەیەک وەک ئاماژەمان پێکرد لە سەرەتایی بەرنمەکە ینی فیچەرێکتان بۆ بڵاو دەکەینەوە. فیچەری ئەمڕۆمان تایبەتە بە مزگەوتی گەورەی سلێمانی ئەمە سەرەڕای مێژووەکەی مزگەوتی گەورەی سلێمانی چەندین ساڵە تیایدا خواردن ئامادە دەکرێت و دەدرێت بە کەسانی هەژار و کەم دەرامەت یاخود کەسانی بیانی و ڕێژەی ئەو کەسانش یەکجار زۆرە. ئێستا تیمی فیچەری کوردستان 24 فیچەرێکی لەم بارەوە ئامادە کردووە
کە ئاخۆ چۆن خواردن لەو مزگەوتە ئامادە دەکرێت وەکێن ئەوانەی سەردانی ئەو مزگەوتە دەکەن و ئەو کەسانە چۆن ڕۆژانە سەردانی ئەو مزگەوتە دەکەن و بەشداری دەکەن لە خواردنی ڕۆژانە لە مزگەوتی گەورەی سلێمانی. بەڕێزان بۆ سبەی بەرنامەی پاشریف لەگەڵتان بەردەوام دەبێت تا ئەو کات هەر شاد و بەختەوەر بێت.